الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. ئەمڕۆ کە 26 ڕەمەزانە و ئەڕوانین بەسەر 27 ڕەمەزانە کە ئەم شەوە ئینشاء الله و ئومێد دەکەین کە شەوی قەدر بێت. جارێکتر بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە بەرنامە ئێوارانەکانی سی گەوهەر لە خزمەت جنابی مامۆستا عەباس و ئەم برا بەڕێز و خۆشەویستانە و شێخ و بەڕێزەکەمان و میوانە ئازیزەکان. هیوادار ئینشاءالله ئەڵقەی ئەمڕۆشمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و سوودیەوەی بەڕێز و خۆشەویست. مامۆستا گیان سەلام عەلەیکە السەلام و ڕەحمەت اللهی و بەرەکاتوه. سڵاو لە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. هیوادارم ئینشاءالله هەمووتان لە ساغ و تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین زۆر کە لە دەرفەتێکی تر و لاڵقەیەکی نوێی بەرنامەکەمان لە دەواازەی 27 ڕەمەزانە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. بۆ خۆی 27 ڕەمەزان کە ئیجماعی زانایان لەسەرەوەن کە خوای گەورە بەنسیبی کە ئەم شەو یەکێکە لەو شەوانەی کە زۆرترین نەگەری هەیە بەر ڕەحمەت و بەرەکەتی شەوانی قەدر بکەوین و تێدا ئەگەر بەنیەتی پەرستش و لێبڕان و عیبادەت و قیام اللەیل و دوعا و پاڕانەوە و زیکرکردنەوە ببین، خێر و پاداشتێکی یەکجار زۆر ئەتوانین کۆکەینەوە کە وەکو خوای گەورە فەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر. ئەوە هەر بۆ خۆی بەڕاستی داهاتێکی گەورەیە، دەسمایەکی گەورەیە. جەنابی مامۆستا تۆ تەوسەت چییە بۆ مسلمانان بۆ خۆت یانی گەرم شەوان؟ مامۆستاگیان ئومێد دەکەین ئینشاءالله ئەم شەو بە تایبەتی ئەم شەوی 27 هي حتى مطلع الفجر کە ئینشاءالله بتوانین ئەم شەوە زۆر باش ڕابگرین بە زیکر و قورئان خوێندن و یادی خوا و ئیتر لە مزگەوتەکانە بێ لە ماڵا بێ لە هەر شوێنێکا بێ مهمەوەی تۆ ئەو شەوە زیندوو بکەیتەوە، نیەتێکی باشە هەبێت و عیبادەتێکی باشی تیا ئەنجام بێ. ئینشاءالله خوا بە نەسیبمانی کات و وەری بگرێ و ئینشاءالله ئەم شەو دوعاکەین خوا ئەیان شەوی قەدر بێ پشت بە خوای گەورە ئینشاءالله. ئینشاءالله اللهم آمین. بەڕێزان، وەکو ڕۆژانی تر ئەم ڕۆژ گەوهەر گەلێکی بەنرخ لە بەرنامەی سی گەوهەرەوە خینە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست پڕزانیاری و ماریفە و ڕێنمایی پزیشکی و ئاینی و خۆراکی و ئەو بابەت گەلەی کە هەمیشە لای ئێمە دەسەکەون ئەم ڕۆژ دەیان خینە خزمەتتان. لەو بڕگانەی کە ئەمڕۆ لە بەرنامەی سی گەوهەرەوە دەیان بینن، ڕێز دکتۆر دارا ئەحمەد پسپۆڕی ورد لە نەشتەرگەری کۆندامی هەست و جگەر و قەڵەوی باس لە کاریگەریەکانی کەمخۆری لەسەر جەستاکە ئینشاءالله سوودێکی زۆری لێوەرەگرن. و بڕگەی دووهەمیشمان مامۆستا کەمال جەلال بانخواز باس لە سوپاسگوزاری لەسەر نیعمەتەکانی خودای گەورە و ئەزمونێکیشی هەیە بە ڕێزیان لەوەی کە سەردانی ئەو وڵاتانەی ئەفریقای کردووە کە زۆر لە نەهامەتی قوڵ و گراناژین. دینداریان هەیە بەڵام دینداریەکەیان کەوتۆتە ژێر باری گرانی نەبوونیەوە. بەڕاستی ئینشاءالله باسی ئەو ئەزمونەی ئەو پیاوەشەکەین لەو وڵاتانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئارام محەممەد کەویش بە سۆز و ئاوازێکی خۆشەوەندێ قورئانمان بۆ خوێنێ و لەگەڵ کاک شێف نەریمانیش بە چقۆ گەورەکەی و کاک شێف سڵاو لەبێ کاک شێخ مامۆستا عەباس بەخێر بن سەر چاو و سڵاو و ڕێزی تایبەتی مەیە بە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی پەیام بە هیوام وایە ئینشاءالله ڕۆژی تاعەتی هەموو لای قوڵ بێت ئینشاءالله. تەسمیمی چیت گرتو بۆ ئەم ئێوارێ؟ ئەمڕۆ ئەسکەندەر کەبابمان هەیە. ئەسکەندەر کەباب شێوازێکی خواردنێکی تورکیە، بەڵام من بە فڕن کردومە، خۆی بە فڕن ناکرێت ئەوە، من بەس بە فڕن کردومە. هیچ مشکلی بۆ دروست نابێت؟ هیچ مشکلی بە دروست نابێت. هەروەکو بە تەنیشت ئەوە چیتر هەیە؟ بە تەنیشت ئەوە برنجێکی دۆلفینسیمان لێناوە بە پاپریکا بە ڕۆزماری لێمانەوە لەگەڵ سوبێکی تورکی تون و بە نەعنا. یعنی لەگەڵ کەبابەکە هەیەتەوە؟ لەگەڵ کەبابەکە هەیەتەوە. بەڵێ شلەیەکی پەتاتەی کاریشمان ئامادە کردەوە بە قیمە. دەی لەش ساغ بێن تو ملاحظە نەیە لەسەر ئەسکەندەر کەباب، بەڵێ هاوێکی تر ڕەنگە
ستالین تکەش بە وڵا دوور نییە یعنی ترەخۆ ئەم ناوانە ئەشێ لەگەڵ خواردن زەڵاتەیەکی بەغدادیشمان هەیە کاک بەڵە بەغدادی بەغدادیە ئەستان خۆش شوێنە و لە شوێنەکە وەڵام مهمە ینی بەغدادی و ئیستەمبوڵی و تورکی و کردوتەوە ینی وەماوانێ دەست خۆش بێ زۆر باش انشاءالله ئێمە دەست بە بەرگەکان ئەەکەین زۆر باش. پشتیوان بخوا بەرەبەرە لای لەگە خسمەتە و میوانە بەڕێزانەیە بین ئێستاش مامۆسایران بە دەنگە خۆشەکەی چەنایەتێک لە قورآنی پیرۆزمان بۆ خوێنێ فەرموود مامۆسایرە فەرموود نابێت خی گەورە سەلامت باشی برا. سڵای خواتان لەبێ ئەخوا بەخێر. خێرتان باشن فەرموود سپاس خی گەورە دەکەم سەلامەتان کە ئینشاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية قطوفها دانية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية صدق الله العظيم. جزاك الله خيرا. زابطي يا ربي ما شاء الله دينكي خوش زۆر ماشەڵڵا زابطي يا دەستان خۆش بێ خۆ دينكي بر زابطي الله سلامتك. ما صعب زيان پێشوازی لە میوانە بەڕێزە كمان بەڵێ ئەوەش ئەکەین بەڵێ بەڵام بە مامسارەم کەمێ بدوێنی يا باش لە خزمەتانە مامسارەم لە کێوە ئەوە دەستت بە
تیلاوەی قورآن کردووە و چۆن گەیشتی تا ئێرە و لەکوێ خوێندووتە و لە خزمەت چ مامۆستایەکا بووی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سڵای خوا لە جەنابتان مامۆستانی بەڕێز لە کەناڵە جوانەکەی ئاسمانی پەیام لە بەرنامەی گەوهەر کە بەڕاستی بەرنامەیەکی جوان و هەمەڕەنگ و گرنگە بۆ کۆمەڵگەی کوردی بۆ ڕۆژوانان بە تایبەتی و لەسەر و هەموو شێوە بەرنامەیەکە بۆ کۆکەرەوەی قورئان خوێندنانی کوردستان. سپاس و دەستخۆشیتان لێ یەکەین بۆ ئەم دەرفەتانە و ئینشاءالله هیوادارین بەردەوام بن و کاری باشترتانە بێ ئینشاءالله. مامۆستاگیان ئێمە الحەمدولillah بە فەزلی خوا بە حکمی خێزانەکەمان کە لە خێزانێکی ئاینیەوە پەروەردەبووین هەر لە مناڵیەوە هەست و سۆزی دینداری و خزمەتکاری قورئانمان تا دروست بووە و وەکو بواری ئەکادیمیش تقریبا لە تەمەنی 15 ساڵیەوە الحەمدولillah ماوەی 15 ساڵە ئەکادیمیان لە خزمەتی قورئانی پیرۆزین و باشترین شوێن کە تایە ئیسفادەمان کرد و دەرکەوتوین و لێ و پەروەردەبووین و هەمیشە خۆمان بە قەرزداریان ئەزانین ڕێکخراوی قڕاء لەقی سلێمانی کە لە خزمەت مامۆستای بەڕێزی خۆشەویستم جەنابی مامۆستا زەینەدین نەسڕەدین کە بەڕێبەری ڕێکخراوە لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆی بە دەستەکانی ماجەکەم لە خزمەتیانە الحەمدولillah ئیسفادەمان کردو و ئێستاش لە بوارەکە سپاس و خوا بەردەوامی. خوا پایداشیان بێتەوە ئینشاءالله. ئامین. خوای گەورە سلامتان کە. زیاتر با چ با بڵێن قوتابخانەیەک متەئەسرن یان پابەندن پێ و قورئانە خوێن بە تیلاوەی چ جۆرێک؟ وەڵڵاهی مامۆستاگیان قورئانی پیرۆز هەر چۆنێک سێری بکەی ماشەئەڵڵا بەرەکەتە. یعنی کاتێک کە ئەچیتە خزمەتی تەنانەت ئەگەر بە هیچ ئاوازێکیش نەیخوێنی یعنی هەر بۆ نمونە کاتی خۆی کە ئاەتەکانی قول یا ئەیها الکافرون کە دابەزیوە کە ئەسحاب بەبێ هیچ ئاوازێکیش خوێندویانەتەوە هاوڵان ڕزای خۆیان لێبێ کارێکی زۆری تێکردوون دڕەم بێ زۆریکیان هەر ئاوا موسڵمان بۆ بێتن کەواتە قورئان خوێندنەوە بە هەر شێوازێک بێ تەنانەت بەبێ هیچ دەنگێکیش کاریگەری تایبەتی خۆی هەیە. لە ناو بوارەکانیشە یعنی ئێمە سێ مەدرسەمان هەیە معلومی بەڕێستانە مەدرسەی قوتابخانەی میسری قوتابخانەی عێراقی بۆ شێوازی مڕەتەل کە بەڕاستی هەر کامێکیان بگری بەحرێکە بۆ خۆی و چێژی تایبەتی خۆی هەیە و الحەمدولillah ئێمەش هەوڵمان داوە بەپێی توانای خۆمان بە هەرێکی لەم بوارانە ممارەسەی خوێندنەوەی قورئان بکەین. سپاس بۆ خوای گەورە. ئەوەیەکی خوێندت لەسەر بە چ قوتابخانێکیان؟ ئەمە زیاتر قوتابخانەی میسری بەناوبانگە. زۆربەی قارئەکانی ئێمە حەزیان لە میسرەکەیە میسری و عێراقی. بەڵێ بەتەکید. خوای گەورە سەلامەتان کە. موفق بن یاخوا. ئامین ئەجمەعین. چەنایەتێکی تریش قورئانمان بۆ بخوێنەوە و دوای ئەچینە خزمەتی کاک ئینشاءالله. ئینشاءالله بەسەرچاو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأزلفت الجنة للمتقين غير بعيد. هذا ما توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. ادخلوها بسلام ذلك يوم الخلود. لهم ما يشاءون فيها لهم ما يشاءون فيها ولدينا مزيد.
ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد صدق الله العظيم. بارك الله بس خوش ما شاء الله فيكم بارك الله فقك يا اخوان الله سلامة فرمو ماوەسا بەزیانێمە میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویستمان هەیە کە کاریگەریەکانی کەمخۆری لەسەر جەستە کە جناوی دکتۆر دارا ئەحمەد پسپۆڕی ورد لە نەشتەرگەری کۆندانی هەر سوژگەر و قەڵەوی پێوە پێشوازی لێ بکەین. فرمو کاک دکتۆر فرمو. بەڵێ سلام عليكم السلام دكتور دارا جمع خير کاک دکتۆر بەخێر بێن سەرچاوە خێرحاڵ بن. فرمو خۆش زۆر سازمان فرمكاتيون بەخێر بێن کاک دکتۆر. طبعا دكتور دارا بەڵێ من زۆی ناسم سپاس بۆخوا دکتۆرێکی زۆر بەتوانە لە ئیشەکانیەوە دڵسۆز لە کارەکانیان خاڵە خێر بێت. کاک دکتۆر لە بابەتی ڕەمەزان چۆن گرەی بدەینەوە بە ئەم بابەتێ و پسپۆڕی جەنابێت و خۆ برسیکردن و خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە ئەگەر بەو ئاراسیە سێری ڕۆژگرتن بکەیت چ کاریگەریەک لەسەر جەستەی مرۆڤدا ئەنێوە چۆن دەکرێت بە فرسەتی بزانین. وڵێ سەرەتا بەنای خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ڕۆژوگرتنی ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان بێجگە لایەنە دینی و ڕۆحیەکەی و دەرونیەکەی سوودێکی ئەجگار زۆری هەیە لەسەر کۆندامی هەر سوجگەر بەتایبەتی بێتەوەی بۆ نمونە بێتەوەی پشودانی ئەو خانانەی کە لە ماوەی 11 مانگی پێشوە هیلاکبوونێکی زۆریان پێوەیە ئەبێتەوەی پشودان بە خانەکان هەروەها ئەگەر مرۆڤ ئەو مانگە بەڕێکپێکی بەڕۆژوو بێت و زیاخۆری نەکات و بەڕێکپێکی بەڕۆژوو ئەبێتە هۆی دروستبوونێکی کێشی نمونەوی هەروە ئەو کەسانی کە بۆ نمونە گەر چاوری لەسەر جگەریان بێتەوەی کەمبوونەوەی چاوری لەسەر جگەریان هەروەها ژمارەیەکی زۆر لێکۆڵینەوە جیهانەکان دەریان خستووە ئەبێتە هۆی زیادبوونی بەکتریای سوودبەخش کە لە ڕێخۆڵایە کە پێدێتێ ئەنتیبایۆتیک ئینتستینەڵ مایکرۆبایۆتا کە ژمارەیان زیاکە ئەم بەکتریا سوودبەخشانە ئیسفادەیەکی زۆریان هەیە کە دژە شێرپەنجەین و هەرە دژە هەوکردنن هەروەها سوودێکی زۆریشی هەیە بۆ لە ناوچوونی ئەو مادە ژەهرەوانی کە ئەچێتە ڕێخۆڵەکانمانە. کاتۆر ئەو بەکتریانە ماوەساوەستکە جناوە باسیەکەیت یعنی بە ڕۆژوویەکی سەلیم ئەمە دروستە ئەگەر کەسێک بەشەوە زۆر بخوا ئایا ئەو بەکتریانە ئیسفادەکە بێت 16 بەڵێن ڕۆژێکی ڕێکوپێک بێ ینی ڕۆژێکی ڕێکوپێک بێ ژمارەیان زیاد دەکە ئەم بەکتریانە بەکتێ سوودبەخشیان پێ کە پێێتێ ئینتستینەڵ مایکرۆبایۆتا ئەم بەکتریانە بە حوس کراوە ڕسێرچ کراوە کە دژە شێرپەنجەن هەروەها دژە هەوکردنە. بەڵێ مەبەستت کە ڕۆژێکی تەندروست ئەنی چییە بۆی کە بچینە ناو هەندێک وردەکاریەوە ئێواران و شەوان شێخ مەبەستیەوە بوو کە چۆن مامەڵە بکەین بۆەوەی ئەو کەم خۆی بەڵێ وەڵی ڕۆژی تەندروستەوەی گەر تۆ ڕۆژێکی ڕێکوپێک گرت بڵێن ئێواران بڕێکی باش شلەمەنی بخۆیتەوە ئەنی دوورکەیتەوە لەو خواردانەی کە وزێکی زۆریان تیا دوورکەیتەوە لە خواردنەوە شیرینەکان بەتایبەتی هەنی ئەگەر تۆ کاتی بەربانگە نەخێر بەڵێ ئەوانە بەڕاستی ئەوانە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی ئینسۆلین کە هۆرمۆنی ئینسۆلین بەرز بەوە شەکردا بەزێ دیسانەوە جسم داوایە کاتەبێت توی گێژ بوون مانی خوێنێکی زۆرە چێ بۆ کۆندامی هەرسوە بێتە هۆی سەرێشتێک یان بێهێزیە یان خەولێکەوتنێک ئەمە
شتێکی ناتەندروستە بێزی لەو شیرینە بەڵێ. چیتریشیانی هەراوە هەرخشی ئەوانی سوورایە ئەوانی بەس مەسەن خورما باشە دوو دەنک تا دوو دەنک شلەمەنێکی زۆر بخۆیتەوە شلەمەنی بەبستت ئاو بخۆیتەوە بە هێواشی بە تەدریجی مەسەن شۆربە ئەخۆیتەوە یا سوپە خۆیتەوە شەربەتەکان چی کاک ئەوە ڕاستی ئەو شەربەتانی کە شەربەتی ئەو شەربەتانی کە ڕەنگی تیا بڕێکی زۆری شەکریتیا تەندروست نییە ناچێتەخانی شلەمەنیە تەندروست نەخێر نەخێرەوە چکە بڕێکی زۆر شەکری تێدا ئەم شەکرە بێتەوەی بەرزبوونەوەی هۆرمۆنی ئینسۆلین دیسانەوە شەکردا بەزێتە لەوانێ تووشی سەرێشیان تووشی گێژ بوونیان تووشی خەولەکەوتن کە هەیە ترشات زۆر بەکارهێنێ بە ڕەمەزانە و یان لەسەر سفرە زۆر دایێنێ ئەوە چۆنەکە ترشات مەسەرەن ئەوانەی ئەگەر کێشەی گەدایان نەبێ ترشەڵۆکیان نەبێ برینی گەدایان نەبێ ئەتیا دێتوانێت بە بڕێکی کەم بخورێتەوە هیچ کێشێکی توێنێ بەڵام هەمانە ترشەڵۆکی گەدایانەیە هەمانە قورحیان هەیەیان گەڕانەوەی ترشەڵۆکی گەدانێ بۆ سوورێنچک بۆ ئەوانە احتیمالە کێشە دروستکەیان قورحی 12 گریان هەیە بۆ ئەوانە مۆسا ئێستا خەڵک زۆر بە دەست قەڵەبیەوە کارتۆرە ناڵێت ینی قەڵەبیکی لە ڕاددە بەدەر کە جسمی زیاکات ئەیتر بە زۆریش ورک ئایا جنابتەنەکو پسپۆڕی ئەو بوارەوە لە نەشتەرگەریە کە کاریتیاکەن ڕێژەی ئەو کەسانی کە قەڵەوە بن بەم شێوە زائیدا چی بکەن باشە ئایا نەشتەرگەرەکە یەکسەر بکەن ئایا تعلیماتی ترچیە بۆ ئەوەی کە ئەتوانین ئەمانە پۆڵێن بکەین تاوان بەکێوە تێخەڵەوەی ئەوانی کە BMI حسابەکرێتە وەزنەکان دابەشی باڵیان بە مەتر دووجاکەین بۆ ئینسانێکی تەبیعی نۆرمال 90 بۆ 25 بەڵاوانی کە سەر و سی بۆ 34 دوای 35 بۆ 39 دوای سەر و چل ئەمانە پێیانتە دەرەجەی قەڵەوی دەرەجە 1 و 2 هەیە طبعاً سەرەتا ئێمە ئامۆژگاری ئەو هاوڵاتیان ناکەین کە وەزنیان زیاد سەرەتا ڕێژیم کردمان هەیە خواردن دوورکەوتنەوە لە خواردانی کە بڕێکی زۆر وزایانتیایەوە وەکو کاربۆهیدراتەکان و خواردنی پرۆتین هەروەها وەرزشکردن هۆکارێکی کە زۆر گرنگە ینی احتیمامی پێنایرە ئیش خەوتنە ئەبێ کاتێکی باش بخوێنێ بە تایبەتی زوو خەوتن یەکێک لە هۆکارانی کە بۆی پمانوێت کێش دابەزین طبعا نەشتەرگەری آخر حیانی آخر عیلاجە بۆ ئەو نەخۆشان طبعا ئەوانەی ئەبێ پۆڵێنیان بکەین ئەوانەی بزانین BMI-یەکان چۆنە BMI واتە وەزنەکان تەقسیمی باڵا دووجاکەین ئەگەر لە سەر و 35 بوو ئەتوان نەشتەرگەری بکەن ئەوانەی کە 30 بۆ 35 ئەبێ نەخۆشی درێژخانی وەکو شەقرە و بەرزەفستانی خوێن و شتانیان لەگەڵا بێ ئەنجا نەشتەرگەریان بۆ ئەکرێ نەشتەرگەرێکەش دوو جۆر نەشتەرگەریمان هەیە هەمانە قارسی مەعیدەیە هەمانە گۆڕینی ڕێڕەوە بەڵێ ینی وەکو نەشتەرگەری ئەخیری حەدینە دوونەوە بڵین بەڵێ سلبیات و ئیجابیاتی چیە ینی شتە باشەکانی و خراپەکانی ئەم حاڵەتە هەموو نەشتەرگەریەک سلبیات و ئیجابیاتی خۆی هێتەوەن خطۆرەتوانێ خطۆرەتی بێجگە لە خطۆرەتی بەنجۆک و جەناب خۆتە زانانی کە لە بەشی نەشتەرگەری داوامەکەی ئەم دوو جۆر نەشتەرگەری قارسی مەعیدەکە بۆچی باشتر لە بەرەوەی دەستکاری فسیۆلۆجی واتە هیچ دەستکاری فسیۆلۆجی سم ناکرێ خواردنەکە ئەڕوا بەڵام نەشتەرگەری ڕێرە و گۆڕینەکە مەعیدەکە ئەبەستێتەوە بەڕێ خۆڵەوە لەوانێت تووشی ڕشانەوە ئەوانە بێ بەڵام نەشتەرگەری ئەمەش هەڵە بژێرە بە گوێری وەزنی نەخۆشەکە زین ئەمانە شیرینیە خۆنیان شەکریان جۆری دویان هەیە بە گوێری نەخۆشەکە هەڵە بژێرێ بەڵام وەکو باشتر طبعاً قارسی مەعیدەکە باشترێکە باشترە بەڵێ مدەی چنێک کارتۆر ئەگەر کابرا خۆی نەپارێزێ ئایا هەر قەڵەوە بێت و دوایی وڵی ئەمانە ئەبێت طبعاً ئەم نەشتەرگەریانەوە کوین نییە بێ بڵێ تاوانە بێ نەخۆشەکە خۆی پارێزێتەوە بیدایەتەن تا ساڵۆنی و وەزنیاندا ئابازێ ئەگەر دوایی خوارد بخواتەوە نیشاستێکی زۆر یا کاربوهێرێکی زۆر بخواتەوە بەڵێ قەڵاو بنەوە بڵێ ئەو ڕێگایی کە پێوترێکی تۆ بۆ دابەزاندری لەشوو زۆرێک لە خەڵک ممارەسەیەکا بدەر تا چەند تەندروستە و واریدە و بە شێوەیەکی ئەوە کرێ بە پێی ڕێنمایە تەندروستیەکان دەکرێت لێرە لە کوردستان هەیە چونزانم پێی نەخۆش دەکەوێت هەیە ناتەبیعی بینی کە دابەزیوە و کێشی لەشی دابەزیوە بۆ وایە واللهی ئەم ڕێگایکی تۆ تاان بڕێکی زۆر چاوری وەرەگرن لە باتیەوەی کە بەسەر نیشاستەوەرەگرن تاان ئەگەر بە ڕێگێکی تەندروستی و زانستی بکرێ و بە گوێرەی نەخۆشەکە هەڵبشێنێت تۆ ناتوانانی بۆ نەخۆشێکی بەکاربێنی مەسەن نەخۆشی دڵی هەیە نەخۆشێکی هینی هەیە بەڵام ئەگەرێکێک تەمەنێکی گەنجی هەبێ و هیچ نەخۆشێکی ئەو درێژخانی ئەو توێنەبێ ئەتوانی بەکاربێنی بەڵام بۆ ئەوانەی کە وەزنێکی زۆر زۆر قەڵەویان هەیە یان ئەناڵێن بەدەست گیرانی بۆرەکانی دڵەوە
بۆ ئەوانە زۆر باش نیە چکە لەوانەیە بێتەوەی خراپبوونی حاڵەتەکە. بەڵێ کاتویان بەنسبەت یەکێک لە نەخۆشیە باوەکان بەڵێ ئێوەش زیاتر لەو مەجاالە ئیشەکەن نەخۆشیەکانی پەنکریاسە بەڵێ هەتا سەرطانی پەنکریاسیکێکەوە ئەزانم لەو نەخۆشیانی کە خەڵک زۆر بەڵێ ئازێتەیە بەڵێ ئەم نەخۆشیش چییە چۆن دروستە بێت بەڵێ خەڵک چۆن خۆی پارێزە لە نەخۆشیە نەخۆشی شێرپەنجەی پەنکریاس تەوان بەرەو زیان بوونەڕوە ینی بۆچی زیابوونی خانەکانی بڵێن دابشبوونی خانەکانی هەموو شێرپەنجە دیتێ لە چی دابشبوونی زیادی ڕادەبەدە لەژێر سەیتەری مرۆڤەکەیان نییە زیاد دابەشە بن و بێنەوەی خەلای سەرەتانی دروستە بن طبعاً ئەسبابی زۆرە یەکێک لەوانە جۆری شەکری جۆری دوو یەکێک لە هۆکارەکان جگەرە خواردن هەروە خواردنەوەی می خواردنەوەمە یەکێک لە هۆکارەکان ئەمانە یەکێک لە هۆکارەکان تاپان ئەمانە لە کیا زۆر ئەوانەی کە تەمەنیان بەرەو هەڵکشانە چێ تەمەنیان سەر و پەنجایە یان یەکێک لە نیشانەکانی ئەم جۆرە شێرپەنجەیە نەخۆشەکە کێشێکی زۆری داوەبەزێ یان لەوانەیە تەمەنی 55 ساڵ بێ و لە عیلەکانە هیچ شەکرە نەبێ لەپڕ تووشی شەکرەیە بێ ئەمە یەکێک لە نیشانەکانی ئەو شێرپەنجە یان لەوانەیە نەخۆشکە تووشی زەردوێ بێ تاوان پەنکریاز و کۆزانی لە سێ بەشی سەر و بەشی ملو بەشی خوارەوەکە تێڵی پێوتێ ئەوەی کە لە بەشی سەران نزیکە لە 12 گری و بۆری زراوە ئەبێت هۆی گیرانی بۆری 12 گرێ بێتە هۆی زەردووی چاوی زەر دەبێ پێستی زەر دەبێ لەوانەیە گیانی بخورێ لەوانەیە ڕەنگی میزەکەی بگۆڕێ بەڵامێکێک لە نیشانە هەرە باوەکانی بریتێ لە کێش دابەزینی کێشێکی زۆر لە ئینسانەکە بڵێن مرۆڤەکە کێشێکی زۆری دادەبەزێ. کاک دکتۆر من لە بابەتی قەڵەوی و ئەوانەیە پرسیاری ترم هەبوو بۆچی ئەمە هەر تەرکیز بکەنە سەر تەمەنێکی دیاریکە و کاتێکی مرۆڤێک پێگا بە تەواوی بۆ خەمی خۆی خوا مەسەلەن یان کە ڕوانێت قەڵەو بۆیت بڕێ لەسەرەوە دانەشت ناتوانین ینی پرسیارکە ئەمەیە مناڵەکانمان وا ڕابێنین کۆنتترۆلیان کەین کە قەڵەو نەبن بە زۆری ینی چی بکەین تەبەتی لە زانانی کاتێ هەست دەکەن کە مناڵەکانیان ئیتر لی دیاریەدا قەڵەوە بێ خۆی بەهۆی زیاتر بەهۆی گۆڕینی خواردن و شێوازی ژیانەوەی زیاتر ئێستا چکە ئێستا مرۆڤ ئێستا کەمترە جوڵێ بۆی ئەم خواردنانەی سند زۆربەی مناڵەکان ئێستا حەزیان لە خواردنی فاستفود دەخواردنە خێراکانە کامێژێکێک لە هۆکارەکانی قەڵەوی هەروەها بەکارهێنانی ئەم ئامێرە ئەلکترۆنیانەوەکو ئایپاد و ئایفۆن و ئەمانە بەکارێن مناڵ زۆر ناجوڵێ مناڵی کۆن زیاتر ئەچوە دەرەوە یاری ئەکرد جوڵەی هەبوو بەڵام ئێستا مناڵەکان زیاتر ناجوڵێن بۆ مەکتەبیش بەڵێ بۆ مەکتەبی زۆربیان بە سیارە ئەڕەنجاران بە پێ ئەڕۆشتن ینی ئەوەیە بەڵێ ئەمە ینی ئەمەیەکێک لە هۆکارەکە چۆن ئەتوانین ئەوە بکەین ڕێگەڵی ئیشی لەسەر مناڵەکان بکەین پێشەوەی بگاتە گەورەبوون و عملیات پێشەوەی وڵای بێک دوورکەوتنەوەی ئەو مناڵانە لە خواردنی جبس و ئیندۆمی و ئەو خواردنە خێرانە ینی هەتا بتوانین لەو خواردنانە بە دووریان کەینەوە جوڵیان زۆر بکەمکردنەوەی خواردنی ئاسایی دروستە ئەگەر بڵێ باکەم بخوا و زۆر نەخوات زیاتر حەقی بەوە نیە ئەم مناڵانە زیاتر مەسەرەن زۆربیان خواردنی مەسەرەن شیرینی و نەستەلە و ئەمانە ئەخۆن ئەمانە بڕێکی زۆر وزەیتە بەمانە خوان تێەکەن یا لەگەڵ خواردنیەکە سەرف ناکە بەڵێ بەڵێ ئەمە زیاتر پەیوەندی بۆیە کاک دکتۆر چی لە طبیعەتی تاکی کوردی بوونە سەرنجێڕاکێشاون لەوەی کە ئێوە مامەڵی لەگەڵاکان لە ئێستا یامسە بارودۆخی پێگەیشتووە قەڵەوە پێگەیشتووە نەخۆشی هەیە پێویستوە کۆڵۆنی هەیە سەرەتانی یعنی ئەوەیە بێتە مایی نیگەرانیەوە بێتە جێگی سەرنج و تێبینی لای ئێوە چ جۆرە مامەڵەیەکی ئێمەیە لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەری لەگەڵ ژینگەکەی خواردنی چزانم بەڕاستی وڵی سوپاس بەخوا ئێستا خەڵک یانی تۆزێ ڕۆشنبیری زیا بووە بەهۆی سۆشیال میدیا و ئەنی ئەم بەرنامانە و بڕاستێکی ئێمە نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن زۆر زۆرە لە مجتەمەعی ئێمە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە لە پیاوانە زۆریان ژنان وڵی ئەگۆڕێ بەڵام زیاتر ئێستا لە گەنجا زیاتر لە دەستی خۆیانە بەڵێ لە دەستی خۆمان هۆکارەکە ئێمە زۆربەی نەخۆشەکانمان هەیە کە نەشتەرگەریان بۆکەین شێرپەنجەی کۆڵۆنیان هەیە یەکەم شت پێیاڵێن خوشک و براکانە کەسە نزیکەکانە ئەبێ هەستن بە ئەنجامدانی نازوری کۆڵۆن ینی بۆ هەر تاکێک کە تەمەنی 45 ساڵ بێ لە سایەنەوەی بەهۆی دروستبوونی گۆشتی زیادەوە دروستەوە کە پێڵێن پۆلیپ ینی هەچ کەسێک ئەگەر هیچ نیشانێکی نەبێ ئەبێ تەمەنی 45 ساڵ بێ بچێ نازوری کۆڵۆن بکە چکە لە سایەنەوەی
شێرپەنجەی کۆڵۆن لە گۆشتێکی زیادەوە دروستە بێت کە پێڵێن پۆلیپ گۆشتێکی زیادەیە چەکەراکە ئەتوانی بەڵێ سوپاس بەخوا ئێستا زانستی نازۆر زۆر پێشکەوتووە توان هەر لە کاتی نازۆرەکە بۆی ببڕن یان لەوانەی دەرەجە یەک بێ و هیچ پێویست بە عملیات نەکەیان هیچ پێویست بە عیلاجی کیمایی نەکە بەڵامەوەی کە سەرنج جێمەی ڕاکێشەوەستە منە خۆشمان هەیە شێرپەنجەی کۆڵۆن هەیە عملیاتی بۆکەین کە بەکە سوکارەکە هێڵین خوشک و برا و کە سوکارە نزیکەکان نازورکەن ئەنجامی نات ینی یەکێک لە ینی یەکێک بۆچی مهمە دەستنیشانکردنی پێشوەختی شێرپەنجە کە پێێتە سکرینین چکاتوانین لە مەرحەلەیەکی زووە دەستنیشانی بکەیت هەرواتوانین گرێکەش لابەری هەروەها تەکلیفێکی کەم لەسەر عیلەکە و لەسەر خۆشیەکە هیچ دەرێکی نییە خۆشببختانە سوپاس بەخواستا پسپۆری ئەو بارە پسپۆری نازور زیابووە لە شاری سلێمانیا هەروەها نەخۆشخانێکیمان هەیە کە نەخۆشخانەی هەر سوجگەری پێوتێت سوپاس بەخوا ڕۆژانە لەوانەیە 10-15 نازوری کۆڵۆن ئەنجام بدرێ هەستەکەم قسە فەرموویانی ئێمە لەو سیستەمەیان نەقسمان هەیە بەوەی کە تاشی کوردی ڕابێنین لەسەر ڕۆشنبیری تەندروستی گشتی ینی پێشەوەی ڕێگەی بکەوێتە دکتۆر ئای بەڕێستان خەستەخانەکان مەشتەرگەری ینی فرای خۆی بکەوێ ینی نازۆریش خەڵک شۆن ئەکرێ ئێمە لەسەر ئەوە ئیشکەین یەکشت ئەفۆ مامۆستاگەن ویستم ئاماژەی پێ بم خەڵک وا تێگەشتۆ نازۆر شتێکی ناخۆشە ناڕەحەتە نەخێر نازۆر زۆر شتێکی ئاسانە نازۆری کۆڵۆن چکە نەخۆشەکە بێهۆشکارێکی کەمی بۆکرێ دەرزیەکی خەوی لە ئێرێ ئاگەی لە خۆی نیو هەستیشی پێناک نەخۆش واتر سێنراوە کە نازۆری کۆڵۆن ئازارتە بێ و هەواچێتە سکتەوە و بەنجی گشتی بەڵێ ئێستا هیچ نەخۆشەکانەوانی کە نازۆریان بۆکرێکەکەینەوەڵێ دکتۆرێمە نەبانزانیا زووتر ئەنجامماندا لەبەرەوەی هیچ هەستان بە شتێک نەکرد ڕاستە کەتر ئەم ڕێژەیە جنابە سێڵتانی قۆڵۆن و ئەمانەت کرد ینی ڕێژەکە ئیسە حالیەن چۆنە ینی شێرپەنجەی کۆڵۆن شێرپەنجێکی زۆر زۆرە یەکێک لەسەر ئەفویستم باسی بکەم یەکێک لە هۆکارەکانی خواردنی گۆشتی سوورە ڕاستی گۆشتی سوور قەڵەوی ئەمانەیەکێک لە هۆکارەکە قەڵەویش یەکێک لە هۆکار هەست بە ئازارەکەی دییان ئەوانەی کە تووشە بنها لە حاڵەتی خەتەر و ینی ئایا هەستی پێ ناکەن نەخۆشمان هەیە مەسەلەن کەسێکی نزیکی شێرپەنجە هەیە بۆکە خۆی چۆن نازۆری کردووە گرێتیا دروست بوو هەمان هیچ ئازار هیچ نیشانێکی نییە نیەتی بەڵێ هەمانە کەم خوێنە بەڵێ تەمانە کرێ بە دوو بەشەوە بەشی چەپی کۆڵۆنمانەیە بەشی ڕاستبانەیە ئاتەم بەشی چەپی کۆڵۆن بەهۆی ئەبێت هۆی گیرانی ڕیخۆڵە بەشی ڕاست بە کەم خوێنیە کەم خوێنی ئاسن ینی هەچ کەسێک کە تەمەنێکی هەبوو بە تایبەتی لە پیاوانە تووشی کەم خوێنی بوو یەکێک لەو شتانی کە بۆی ئەنجامێن کە پێێتەوە وەرکە بەبێت نازۆری کۆڵۆن ئەنجامدا لەگەڵ نازۆری گەدەیە ینی کەم خوێنی کێک لە نیشانەکانی بینینی خوێن لە ڕێگەی پیسایەوە نیشانێکی کێ لاوانەیە نەخۆشە لەوانەیە هیچ نیشانێکشی نەبێ یەکێکتر لە نیشانەکانی کە زۆر مهمە دابەزینێکی کێشێکی زۆر وەزنیان زۆر دابەز بەڵێ کاک دکتۆر بە ڕۆژوو بوون و ڕەمەزان بابی بەستینەوە بەم بابەتەوە کاریگەری ئیجابی لەسەر ئەو بەم ڕێگەریکردن لەو جۆرە بەڵێ وەکو باستم کرد یەک بڕ ڕۆژوو بوون ئیسفادێکی زۆری بۆ نەخۆشە شێرپەنجەکان هەروە ئەو نەخۆشانی بڵێن کە کۆن نەخۆشەکانی هەرسوو جگەر بۆ نمونە ئەوانی بە ڕۆژۆ بن ئەگەر بتوانن ئەتوان کێشێکی نمونەی بۆ خۆیان دابین بکەن کێشیان دابەزێ کە کێشی دابەزی چەورەکانی هەمووی دابەزێ کۆبوونەوەی چوری لەسەر جگەر ئەوانی کە تووشی فاتی لیڤەرە بنێکێک لە هۆکارەکان کە قەڵەویە کەم ببێتەوە ینی ئەتوانێ مەسەرن نەخۆش ئەوانی کە جگەرە کێشن توان بێتە هۆی وازێنان لە جگەرە کێشن هەروەها وەکو باسمان کرد لە بیداەتی بەرنامەکەوتمان بەکتریای سوودبەخش لە ڕیخۆڵەکانە زیاکە کامەش دژە شێرپەنجە کاتۆ بەکتریا سوودبەخشانە بەچی لە ناوەچن ینی عەدەدیان زیاکەن ئەوانی کە بەڕۆژ بەسمەوە ینی چ شتێک هەیە زیانیان لێبات شتێکی ئۆتۆمان نییە زیان ئەکرێ لە دەرەوەی ڕەمەزانیش مرۆڤ دووشەمان و پێنجشەمە ئەفو ئەو بە ڕۆژوبوونی زانستیمانێ پێێتە ئینتەرمیتەنت فاستین هەر فکرەکەی لەوە هاتوو فکرەکەی چێتۆ 16 ساعت هیچ ناخۆی لەمای ئەم 16 ساعتەیە هۆرمۆنی ئینسۆلینی دابەزێ دوای 16 ساعتەکە ئەوەن هۆرمۆنی ئینسۆلین دابەزی هیتر جسمی چیەکە چەورەکانە سووتێنێ هەروە هۆرمۆنی گەشەش زیاکە کە بێتە هۆی سووتانی چەورەکان دوو ئیسفادەی هەیە بەڵێ هۆرمۆنی گەشەش زیاکە بەڵێ
يعني سمناڵی وهەیە مشکلی گەشەی هەیە نامەس بۆ کە لە گەورەیانڵین کە هۆڕۆنی گەشە زیاکان ناڵین گەشەی زیاکە بەس دەبێتەوەی سووتانی چۆرەکانی بەڵێ بەس لە مناڵ کە بڕۆژوە بێ ئایا گەشەی زیاکە بۆ بەڵێ بەس تۆ جەنابتان پسۆڕیشتان لە جگەرا هەیە حکمێکی باسی جگەرمان بۆ بکەن گرفتەکانی ئەو چین بەڵێ یەکێک لە گرفتە باوەکانی ئێستا جگەر چیمانێ نەخۆشێکمانێ پێڵێن فاتی لیڤەر کۆبوونەوەی چۆری سەر جگەرکەمیش یەکێک لە هۆکارەکانی کە لە عالەمە قەڵەویە بێژگە لە خواردنەوەی مێ و دەرمان و هەوکردن و ڤایرۆسی جگەرمانێ جۆری ئەیوبی و سی و هەروە نەخۆشی درێژخانی جگەرمانەیە و نەخۆشی وەڵسەنیانی نەخۆشی گەلێکی زۆرمانەیە بەڵام ئەوی کە ئێستا زۆرە نەخۆشی فاتی لیڤەرە کە تەنها چارەسەریش بریتە لە دابەزانی کێش ئێمە ئامۆژگاری نەخۆشەکانەکەین کەوانی سەردانوانەکەن بۆ چۆری سەر جگەر تەنها عیلاج دابەزینی کێشە یعنی ئەو چۆریە بەوە نەبێت لا ناچێت بەڵێ هیچ عیلاجێکی ئۆتۆبان نییە بڵێن فلان دەرمان بۆ نەخۆشەکان وسین کە چۆری سەر جگەی لازێت تەنها دابەزینی کێش دابەزینی کێش ئەبێ لە سادەی کێشی دابەزێ ینی ئەگەر نەخۆشەکە 100 کیلۆ بێڵێ بێ 10 کیلۆ دابەزێ ئەگەر 9 کیلۆ بێ بێ 9 کیلۆ دابەزێ بەڵێ بێجگە لەوەش هاندانیان بۆ وەرزشکردن ئەم چۆری ئەگەر بمێنێتەوە زیان بەجگەر لە سەبەکانی بڵێن چۆری سەر جگەر کە فاتی لیڤەری پێڵێن ئەبێتەوەی بە مۆبیانبوونی جگەر لەوانێ بێتەوەی دروستبوونی شێرپەنجەی جگەر کە ناسراوە بە HCC هۆکارێکە بۆی کەوانی کە جگەرە گۆڕن کاتۆر یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجەی جگەر چۆری کۆبوونی چۆری سەر جگەرە کاتور ئەو عملیاتی گۆڕینی جگەر لای ئێمە کرێ خو ناکرێت لە کوردستان ناکرێت دەجاحەتی باشەیە زۆر باشە بەگشتی تەوسێت چییە بۆ ئەم جۆرە نەخۆشانی کە جەنابەت پسۆڕیتیایە هەیە و مانگی ڕەمەزان و خەڵک ئێستا چاویان لە جەنابتە بۆی کە بە تەندروستێکی بەڵێ ئەوانی کە بە ڕۆژۆ ئینشەڵا عیبادەتیان لێ قوڵکە هانیان بدەین کە وەکو بە ڕۆژۆ بن بە ئیسفادە پێچگە لە لایەنە دینی و لایەنە ڕۆحی و لایەنە دەرونیەکەی بە ئیسفادێکی تەندروستیشی لێ بکەن نەک زۆربەی ئەوانی کە بە ڕۆژۆ بن دوایی وەزدیان زیاکڵێ دکتۆر 5 کیلۆم زیاد کردو هێتاان ئێوارە شیرینێکی زۆرە خوا تەنەک وزەیەکی زۆر وەرەگرێت تاان گۆشتە بەڵێ عینەشتە بۆ پاشەوکردن باشتە مەسەلەن ئەوانی کە کێشەی ترشەڵۆکی گەدایان هەیە یانڵێ تووشی ترشەڵۆگیان گەڕانەوەی تشی گەدایانێ باشتە 23 ساعت پێش ئەوە خواردنەکانی خۆن چا قاوە ئەوانە دوورکەونەوە لێی ئەوانی کە دڵە کزەی پێگرن باشتە سەریان بەرز بێت چکەمانە زیاتر تووشی یان یەکسەر پاڵ نەکەون میوە سۆزەکانیش بەڵێ ئەوانە بە دڵنیایی ئەوانەی ساوزەکان بڕێکی زۆر کانزا و ئاویان تێ ساوزەکان ئیسفادێکی بێشماریان هەیە وەکو ڕێنماییەکە سابازبین بە هاوڵاتیان ئەو سنتەری هەرسوجگەر تازێتەوە لە سلێمانی نەخێر سنتەری هەرسوجگەر کۆن هەبووە بەڵام ئێستا بۆ بە خەستەخانە بۆ بە خەستەخانە خەستخانەکە لە دوو بەشێ بەشی هەناوی هەیە و بەشی نەشتەرگەری هەیە ینی خەڵک بێ بە سەردانی ئەوێ بک بۆی ئیسپادی لێ بکە چۆن سەردانەکرێت لەوێ لە خەستەخانەکە بەشی نەشتەرگەری جیا بەشی هەناویشی جیا بەشی هەنایەکە جۆر پسپۆری هەناوبینیان هەیە ئەوان نازووری گەداکەن نازووری دوانزە گرێ و نازووری قۆڵۆنەکەن بێژگەلەوە نازووری بۆری زراوەکەن ERCP هەروەها فەحسێکی کاکەن کە پێڵن US سۆنەری نازووری پێوتێ جۆرەها هەروەها وەرگرتنی پارچە بەسەنەوانی کە گریان هەیە ئەتوان پارچیان لە ژێر سۆنەرە لێوەرگن سواز بەخوا سنتەرێکی پێشکەوتووە ئەتوان بڵێم یەکەم سنتەرە لە عێراقە کە بەو شکڵە خەستەخانەی هەبێ بێچگەلەوە ئێمە وەکو خەستخانەکە ژۆکو بەشی نەشتەرگەری سواز بەخوا هەموو نەشتەرگەرەکانی تی ئەنجامین نەشتەرگەری سەر و گەورەوەکو بڵێن نەشتەرگیری و پەڵاوی پەنکریاس نەشتەرگەری جگەری تی ئەنجامەیری هەروە نەشتەرگەری قەڵەویش قارسی مەعیدە خەڵک ئەتوانێت ماوەسابەسە لە باتیەوەی بچێ بۆ هیندستان لەم خەسەخانەی خۆمان کە حکوومەت بچێت و هەرە گەورەترین عملیاتەکانی تی ئەنجامین کە عملیاتی و پڵە تقریبا 4 بۆ 5 ساعتی پێچە جگەر لابردن مەسەن گرێ جگەر بەشی ڕاست بەشی چەپ ئەوانەکەین هەروە نەشتەرگەوریە نەشتەرگەری فتقەکەین بە شێوی نازور شەوی کون هەروات نەشتەرگەری پێشکەوتەکانی وەکو ئەوانی سوورێن چک
ئەوانی فتقی ناوپەنجکانی ئەو نەشتەرگانەش ئەنجامەدی بەڵێ یاخۆ دەسان هەروها نەشتەرگەری کۆڵۆنیش سپاس بەخوا لە ڕێگەی نازوڕەوە ئەتە لە ڕێگەی لاپرۆسکۆپیەوەوانش ئەنجامەدەین لە خستخانە زۆربەی نەشتەرگەریەکان بوو بە نازور ینی بەڵێ تۆزێک ئاسانکاری تەکنۆلۆژیشی تایە ڕاستە. دەستان خۆش بێکاک دکتۆر حەزێتمان زۆر سپاسجا ئێمە ناوبڕێک وەرەگرین بەڵام پێشەوە سوپاسی دووبارەمان بۆ بەڕێزکە کە دکتۆر دارا ئەحمەد سۆڕی وردە نەستەرگەری کۆندامێر سوجگەر و قەڵەویەکەین کە ڕێنمای پێویستی با بینەرە بە ڕێز و خۆشەویستەکاندا بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بەرنامەکەمان بەردەوامی دەبێت دەچینە لای ناوبڕێک و دوایی دەگەڕێنەوە. ساوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان هاتینەوە خزمەتتان بۆ تەواوکردنی ئەو بەشەی کەماوەتەوە لە بەرنامەی سیگەوهەر کاکشێف نەریمان سڵاو لێ سەجامە خێر بن سەر چاو خەریکی دروستکردنی دیمەنێک بووی لەم خواردن و شتە بەڵێ چیتە کرد بەتەمای دارێک بوون دروستیکەم بە هەنار و خیار و گەزەر هێشتا تاو نەبووە هێشتا تاوانم لە طبعا تاوان من ئەوە بە ماوەسەعباس وتم باشە من و تۆش خۆتوانی لە ماڵەوە کەس بێ بەلامان ناڵێ شتێکی زۆر مهمەکەی بەزای ماوەسەعباس فەرمووی ئەترزم بڵێ وڵای هیچی وای نەبوو یاوەکەوەی شێف دەرنەچێت ساعتێ خەریکی وێ دروستە کردەوە کاشێک زۆر ئاسانە ئەمە هەرە نارەکە دانێت و یە خاری بۆیە بڕیت و لەوێ دانێت بم شێوازش گەزەرەکان دانێت تۆ شتێکی تر ئالێ ڕاکەم ئەم چواردەوری سەوزەکەم بە دەبێ بە دەوریا دروست ئەمە زانانی چوانە چواردەوری یەکەم بەچی بە خەیار ئەوایی بۆی ئەڵق و ئەڵق سەوز بێت شتێکی جوان دەرەچێت وەرێکی جوان تیشە بێت دەستێ خۆش بێ سەرە خۆش بێ ماوەسەرجان ئەمە یەکەم جەرابدار هەنار بەکارهێنی ئەم ڕەمەزانە یەک دوو جارە بەکارهێنا سوێتی ئێوارەی 27 ڕەمەزان زۆر باشە چیمان ئامادەیە کاک ئەمڕۆ سوبێکی نیسکێنەمان حەزر کردو نیسکە نیسکێکی تورکیە تون و بەتون کردومانە بە نەعنا شتێکی زۆر تایبەت و تون بیبەرێت تێکرد بیبەری تونمان تێکردو بەڵێ بە نەعنا و هەم جێزەریشی تایە ئەمە هەم پەتاتەشی تایە شتێکی زۆر تایبەتە ڕەنگیشی جیاوازە لەگەڵ سوبەکانی تر بەڵێ هەم ڕەنگی پرتەقاڵیە بەڵای پرتەقاڵی خۆی نوێت ئەم شێوازە زۆریش باشە شێف نەریمان تۆ خواردنێک نازانم باسی نەکردەوە تا ئێستا ئەم کولەکە تەقریبا لەوا بیرم کەوتۆ کولەکە زەردەکان بەڵێ یەخنی قەت لی نانی کولەکە یەخنیش خۆشە بۆ سوب بەتەمام دروستکەم بەڵێ بەتەمام دروستکەم زۆر سەحیشە بەڵێ گەورەکان ئەکرێ بە سوب ئەکرێ بە شتی ترەکرێت زۆر خۆشە کولەکە زۆر شتی ئەتوانی مەسەرەن هەناو کولەکە ئەو سەری لەگەیتەوە شتی تێگەی گۆشتی تێگەیت دوای بکرێت ناو فڕنەوە بیفیشێنی زۆر بە زۆر شێوازەکرێت هاتین کولەکەیشەوە فڕنیەوە نەمان نەمان نێوان ساژ نامان تەنورە بۆ دروستکردن تازە فرێش ناکردن فڕنی گەورە هەیە وڵا ئەتوانی پێ دروستکەیت من خواردوومە زۆر بەتامی کولەکە زۆر چاکیشە طبعا لە ئەوروپاوە ئەزام تۆ لەوێ بووی بە زۆری بە مناڵی شێدن ینی هەر مناڵ ئەیکەن بە وەکو سلیلاک بۆ یەکەن وەکو سلیلاک بۆ یەکەن ئەیپیشەن و ئەێنێ زۆر شتی باشە چی ترمانەیە برنجشی دۆلفینسیمان ئامادە کردووە بە پاپریکا و بە ڕۆزماریە خۆی ئاوایە وڵا هەروای ڕەنگی سپی و بەڵ شێوازە مەخەبیلاتێکی بەغدادیشمان حەزر کردووە ئەوە لە خزمەتان نبین بەڵە بەغدادەکەیە چی جیاوازە لە هەولێریەکە ماوە بەغدادی چییە تۆزێ مزرە مزر ترێکە شلەیەکی پەتاتەشمان هەیە بەکاری دروستمان کردووە شلەیەکی پەتاتە بەکاری و بەقیمە زۆر باش هەنارە شێڵی کەوتۆتە جەزیرەی واقواقەوە ئەمە کاکە ئەمە میوەکانە بۆ شێوازە ڕازانومانەتەوە ئەسڵی مەسەلەکەش لە ناو ئەسڵی مەسەلەکەش لە ناو فڕنەکە چی ئەسڵی مەسەلە ئەسکەندەر کەبابە ئەسکەندەر کەباب بە فڕن ناکرێت لە ئێرە پەیوەندێکی بە ئەسکەندەری مەقدۆنیەوە هەیە ئەمە خواردنێکی تورکیە زۆر هینە زۆر مەرغوب لە تورکیا بە حەقەت ئەڵێ ئەسکەندەر کەباب شتێکی بەتام و خۆش دوورخۆن زۆر تورکیا بەناوبانگە بڵێ بۆ شێوازە دروستمەگرێت لە تاوبوونە ئەویش لەم فڕنەکەیە لە قیمەکە چی تریتە قیمە ئێمە هینمان بەکارهێنەوە لێ پەتاتەمان بەکارهێنەوە بیبەری ئەلوانمان بەکارهێنەوە لەگەڵ قارچکە لەگەڵ پیازی بڕی یان چی لێ بڕیومان ئەوایی جوان کردماتە ناو
ڤایرۆکسەکە وەدامان ناوە ئیتر دوای قیمەکەمان کردو بە سەریە قیمەکەمان کردو بە سەرەوە سۆسێکمان بۆ گرتوێتەوە و کردمان بەسەری تر دو ئەوە ئەکن نافڕنەوە دەستان خۆش بێت. بەس بە هەراجمانتیا بەکارهێناوە چەند لە ناوفڕ ئەمێنێتەوە 35 دقە بۆ 40 دقە دەست خۆش بێ ماسەجان بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی من لێرەوە چینەوە لای مامۆستا ئارام کە دەنگێکی ماشەڵڵا زۆر خۆشی هەیە بۆ قورئان خوێندن. جەنابتان بفەرمونون بەشی سێ هەموو کۆتایی لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنە و ئێمەش بگەڕێنەوە ستۆدیۆ و درێژە بە بڕگەکانی دیکەش بدەین. فەرموون. ئینشاءالله سەرچ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقال الذي آمن يا قوم اتبعون أهدكم سبيل الرشاد يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار من عمل سيئة فلا يجزى إلا مثلها ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة وأن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد صدق الله العظيم جزاك الله جزاك خير ان شاء الله. اللهم آمين. استان خۆش بێ مامۆستا مامۆستا کاک شێخ وا بزانم ئێستا کاتی ئەوەیە میوانێک بەجێمان بێڵێ و بەڵێ پێشوازی لە میوانێکی تر بکەین. بەڕێز مامۆستا ئارام وەرەگرێ و بەجێمان دێڵێ و ئێمەش زۆر سپاسێکین و بەس خۆش بێ. خی گەورە پاداشتان باتەوە و تەمەند درێژ بن. دەستان خۆش بێ و هەروەها پێشوازی لە بەڕێز مامۆستا کەمال جەلال بانخواز دەکەین کە جەنابیان لەسەر سوپاسگوزاری لەسەر نیعمەتەکانی خی گەورە قسەمان واکە. مامۆستا فەرموو کاگەرامەشە بەش فەرموون.
ئێوە ئاوا ئەوی ژاوە. زۆر سپاس. دەستان خۆش سلام. دەستان خۆش بێ. سپاس دەکەم. السلام عليكم. عليكم السلام. لە زۆر چاوەڕێم دیداری ماسەکەمانی بارك الله فيكم. زۆر باسی بۆ کردوین کە ئینشاءالله زۆر بەقووەتە بەڕاستی. گەورە پاداشی خێتان فەرموو. بخير بين الحمد لله الأخوة بس ذكر رمضان والرجوع والله إصباز وأخوة الحمد لله الحمد لله دار رمضان كي خوش الأخوة بس الحمد لله للرؤي إيماني شو جوي كي إيماني إصباز وأخوة السفر وش تنكر دوا لما نقول رمضان بابلي والله السفر هاتوا يعني السفر بله من اللي هاتم الرجوب الأخوة بزيابيو قبولك يترعزيتي نو أو مشاقيك بلين لواني الرجيب يا بشكلين والحمد لله بالرجوب وابزان من لا كيشوري أفريقيا وهاتونا تو ما وصيان نخل ألمانيا ألمانيا بلام سردار كان مع بو أفريقيا بو وبرنامج وابو أمر رمضان حفتي كمي لويبين بو إلى قلوا برانا من كلين براستي كلبار ودوخي ناهموار وناخوش أجين بوي بتوانين بشيك لو يارمتيانا بقين أبي بلام ديار بقدري خوابو من جواز تقديم كردو بو فيزا جوازك ونبو لبوستا رنكرا بلام سپاس بو خواي قورا أوي كبرنامان بو دار رشتبو كبيكين دسمان بيكردو وسپاس بو خواي قوراش بباشي كرا الحمد لله إن شاء الله بس يكي إن شاء الله بالثورك ودس بيبي بلى فرمو مامۆستا کەماڵ طبعا مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە زۆر جار ئەو من بیرە خاتەوە کە بەرسیتە بێ هەست بە فەقیرەکەی هەست بە نەدارەکەی ئەوەیش ئێمە ئیزانین و ئەوەی بیستومانە لەسەری و هەندێک ڕاپۆرت ئەگاتە دەستمان و بە تایبەتی شەمانەوێ جەنابەت زۆر تیش بخەیتە سەریەوەیە کە نەک ئەو برسێتی ئێمە هەمانە لە مانگی ڕەمەزانە نەک ئەو هەژارانەی کە هەمانە هەژارەکانی ئێمە ڕەنگە زۆر دەوڵەمەند بن لە چاو ئەو هەژاریە تااقەت بڕوکێنەی کە چنابتان لە ئەفریقا و لەو کیشوەرە گەورە و یاخود لە هەندێک لە وڵاتەکانی ئەفریقا بینیوتانە چە حەزەکەین جەنابتان باسێکی نیعمەتەکانی خوا و چ نیعمەتێکمان هەیە ئێستا ئێمە و ئەوان لی بە بەشن ئەبێ سوپاسگوزاری چەند نیعمەت بین کە ئەوان نیانە بەڵێ مامۆستا بەڕاستی نیعمەتەکانی خوای گەورە بەسەرمانەوە زۆرە وەکو خوای گەورە ئەفەرمیێ وئین تەعودوا نعمەة الله لا تحصوها ئەگەر بێت و بیژمێرن لە ژماردن نایە ئێمە بە تایبەتی لە کوردستانە ئەڵێم بەراورد بە وڵاتانی ئەفریقیا ئێمە لە نەحمەتێکی زۆر گەوراین لە بەهشتێکی سەرزەویان ئەگەر بێت و ئێمە بەراوردی خۆمان بکەین بە وڵاتانە یەکەم لە ڕووی ئاسایشەوە الحەمدوللا ئێرە ئاسایشی پارێزراوە تاوەکو ڕادەیەکی زۆر بە تایبەتی لەم ساڵانەی کۆتاییدا ڕۆنی لایەنی ئاسایش و ڕوتی ئاسایش پارێزراوە ئەمە جێگەی بەڕاستی دڵخۆشیە و نعمەتێکی زۆر گەورەیە کە خوای گەورە بە ئێمەی داوە لە کوردستانە لەوانەیە دەستی نەدەی نازانی هەتاوەکو لە دەستی نەدەی نازانین بە تایبەتی بۆ نەوەیەکی نوێش کە پێگەشتووە لەوانەیە لە کاتی شەڕی ناوخۆ و ئازارەکان و ناڕەحەتیەکانە نەبوو بێ هە زۆر بەوە نەکات لە ڕووی خۆراکەوە من هەستەکەم لێرە وڵات الحەمدوللا بەشێک خۆراکی ئەوەی تێدایە کە ڕۆژانە مرۆڤ بڵێ ئەتوانم پێی بژیم ئەگەر بێت و بە هەر شێوازێک لە شێوازەکانی ژیان بێ کە کەمترین دابینکردنی ژیان بێ ژیانی مرۆڤەکان دابین کراوە ئینسان قسەشە فەرموویانی تۆ چواروەرزەی ساڵت هەبوو خۆی گەورەم نیعمەتی پێدای زستانت هەبوو هاوینت هەبوو بەهارت هەبوو پاییزت هەبوو ئەمە هەر بۆ خۆی خۆراکە جۆرێکە لە ئاسایشی خۆراک چونکە هەرم وەرزانە پڕێتی لە نیعمەت بڕێتی لە نیعمەت و خۆراکە دەدات خۆی مامۆستا عەباس من پێم وایە نەک هەر خۆراک ئێمە زیادەی لە خۆراکمان هەیە یعنی بەڕاستی من لێرە کە لە ئیفتارە هەندێک جار لە ئیفتاری جەماعەکانی ئێرە بەشداری ئەەکەم من زۆر دڵتەنگم و حەزیشم لێ نییە لێرە بەڕاستی هیچ کاتێ ئیفتارێکی بە کۆمەڵ بکەینەوە لێرە چونکە بۆ من بەراوردی خۆمان ئەەکەم بەوەی کە من لەوێ بینیومە ئەوەشی کە لێرە لەسەر خوانێک و سفرەیەکدا ئەنرێت ئێواران پێم وایە ینی ئاسمان و ڕێسمانە یعنی بەراوردەکە لە جێکی خۆیان نییە چونکە هەر سفرەیەک و هەر خوانێک ئەبینی لێرە و ئامادەکراویەک ئەبینی کە ئامادە ئەکرێ لە ئێوارەیەکە لەسەر سفرەیەکە حتا ئەوانەشی کە لە کۆمەڵ و لە شوێنە گشتیەکانە ئەکرێ بەڕاستی بەناز و نیعمەتێکەوە ئەبێ
زۆر جار بە کەمی ببینی قاپێکی بێ گۆشتدانرابێ یان قاپێکی بێ برنجدانرابێ یان قاپێکی بێشلەدانرابێ واتە سێ جۆر خۆراک بۆ ئامادەکراوە بێجگە لە نانەکە بێجگە لە شیرینی بێجگە لە شەربەتێک بێجگە لە ئاوێکی سارد کە ئەمانە ئێستاکە ئێمە کە ئەو خۆراکەی ئامادەی ئەەکەین لە بەربانگا بەڕاستی پێی ئەڵێن بەس برسیشکێن واتە برسێتی بشکێنێ خۆراکێک نییە کە بڵێ من خۆراکێک ئامادە ئەەکەم کە ئەم کەسە ئەمڕۆ لە بیری نەچێتەوە شتێکی کردووە ئێمە شتێکی بۆ ئامادە ئەەکەین کە بڵێن ئەمڕۆ برسێتەکەی پێ بشکێ و کە کەسەکە بە ڕۆژوو بووە لە ئێوارە هەست بکە کە شتێک لە بەردەستا هەیە لێرە ماشاءالله یعنی ئەمنیەتی خۆراک هەیە زۆریەکی خۆراک هەیە و فڕەدانەکەشی زۆرە لە دوانێکی لایەنێکی فەرمین بیست لە میدیایەکەوە با بڵێت لە هەولێر ئێوەت ڕۆژانە 60 چەند پاشماوەی خۆراک فڕێ دەدرێت لە شارێکی و شاری هەولێر هەوسە کەمالەگەریمە بچین ناو ئەفریقا خۆی ئێستا ئەو پرسیارە لە جەنابی مامۆستا بکەین کە چه وڵاتێکی ئێوە سەردانتان کردووە طبعا نەویش تەصنیف فەکرێک کامە زۆر فەقیرەوە هەیشان دەوڵەمەندە لە ئەفریقا و ئێوە چیتان بینی ئەگەر بۆمان وێنەکەمان بۆ بگوازنەوە مامۆستا وێنەکەمان بۆ بگوازێتەوە خواردنیان جلوبەرگیان یعنی ژیانیان شتی ئەوانمان بۆ باس بکەن واللهی کاک شێخە چی سەیری ئەەکەیت و بەراوردی ئەەکەی زۆر زۆر ناخۆشە ئێمە کە ڕۆشتین ساڵی پار لە جەژنی قوربانە ڕۆشتین چون بۆ وڵاتێک چونکە کاتەکەی کەم بوو ئێمە دە ڕۆژ لێ بین تەرکیزمان لەسەر وڵاتی مالاوی بوو بەڵام لە هەمان کاتە دەستیشمان درێژ کرد بوو بۆ وڵاتی چاد و بۆ کامیرۆنیش چونکە ئێمە خۆمان پێڕانە ئەگەشتین چونکە ئەوەندە داواکاریەکان ئەوەندە پەیوەندیەکان زۆر بوو خۆشمان چاوەڕێمان ناکرد ژیان لەوێ زۆر زۆر جیاوازە لەگەڵ ژیان لێرە وڵاتانی ئەفریقیا هەمی وەکو یەک نییە ئێمە 53 وڵاتی ئەفریقیمان هەیە نزیکی دانیشتوی ملیارێکمان هەیە لە ئەفریقیا هەر وڵاتانە یعنی لە ڕیسبەندی وڵاتانی جیهانە ئەفریقیا تقریبا 15مین وڵاتانی جیهانی سەرەتایی کە زۆر زۆر فەقیرن لە ئەفریقیان ئێمە بە تایبەتی نەک لە کوردستانیشەوە ڕۆشتبین ئێمە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ڕۆشتبین یعنی بەراوردی ئەڵمانیا کە کردمان لەگەڵ ئەفریقیا یعنی کە ڕۆشتیتە ئەوێ ئیتر تۆ وە ئەزانی لە بەهشتێکەوە بێتە سەر زەویە کە هیچی تێدا نەبێ یعنی کە ئێمە لە مەپارە کە ئێمە لە فڕۆکەخانە دابەزین ینی چاوەڕێمان نەکرێمە لە فڕۆکەخانەکانی ئەوروپا دێیت و بێ فڕۆکەخانەی جوان و ڕێک و پێک و ئەوانە کە لە فڕۆکەخانە دابەزین سەیرمان کرد ئەوەی کە جانتاکانی پێ ئەهێنن تراکتۆرە لە هەموو ئەو وڵاتەشا زیاتر لە 2000 کیلومتر ئێمە ڕۆشتین بە سیارە 2000 کیلومتر یەک تراکتۆرم بینیوە ئەوە بۆ کە لە مەتارە یعنی تۆ تەسەوور بکە کە وڵاتێک نییە منێ بڵێ وڵاتێکی بیابانە وشکیە هیچی تێدا نییە وڵاتێکی سەوزە بارانێکی زۆر زۆری هەیە بەڵام ئەوەندە دواکەوتون ئەوەندە لە ژیانێکی ناهەموار و ناخۆشە ئەژین کە تراکتۆرێک بتانی ژیانی ڕۆژانەی پێدابین بکرێ بۆ گوندێک یا بۆ چەند گوندێک بە هیچ شێوەیەک نەمبینی من بە چاوی خۆم نەمبینی کە دەیان لادێ ڕۆشتوم ئەوەی هاتوچۆکردنیان یعنی کە لە خەڵک هاتوچۆەکە بە سیارە بەڵام زۆربەی زۆری ئەو خەڵکە بە پێ یعنی لە بینی گوند بۆ گوند شارۆچکە بۆ شارۆچکە بە دەگمەن سیارە کە تۆ ببینی سیارەیەک دێت ئەڕوا بە دەگمەن سیارە هاتوچۆی لەگەڵا بکەین ینی ئێمە شەرمانەکرد بەڕاستی هەندێک جار خۆمان پێمان شەرم بوو کە ڕسمی وێنەکانمانەگرت لەوێ کە ئەمان بینی سیارەیەک لەسەرەوە لە سندوقی کراوە بوو خەڵک ترنجا بوونا ئەو سیارەیە ئێمە بەڕاستی ئەو منزارانم هەندێک جار هەستمە کرد وا هەستەکەن کە ئێمە خۆمانۆک بڵێ نازێکیان بەسەرەوە ئەەکەین ئەوەی کە ئەوان ڕسمی ئەگرین ینی دڵیان پێی ئەشکاپیان ناخۆش بوو کە ئێمە کەسێکی سپی پێستین بەم جل و بەرگەوە لە ناو ئەوانە وەکو سوکایەتیەکە هاتە پێشام ئەینا کە ڕۆشتین بە ڕێگادا لە بینی شار و شارشەکانە ئەو خەڵکە ئەبینی بە پێ ئەڕوات ئێمە چوونە مانگۆجی پایتەختی موسڵمانانە لە مالاوی کە 2 ملیۆن دانیشتوی تایە لە ناو شارەکە و لە دەری شارەکە تەسەوورەکەی لە ناو ئەو شارەدا یعنی هۆکاری گواستنەوە کە پێی بڵێن تەکسی بەکار بهێنرێ واللهی لە سا هەشتای هۆکاری گواستنەوەی ناو ئەو شارە بریتی بۆ لە پاسکیل و مەتۆر پاسکیل یعنی نەفەر سوار بۆ بە پاسکیل هاتوچۆی کردووە کە پاسکیلەکەمان هێنا وێنەمان گرت ئەمەی کە ئیشی پێەکە 12 شوێن لە حیم کراوە ئەم کەسە تەسەوور بکە بەمە ئیش ئەکە ڕۆژانە بژێوی ژیانی خۆی پێیاکە
کە چوونە ناو لادەکانەوە یعنی ماڵی هەر کەسێکی لادەی خۆمان بهێنە لێرە بەراوردی بکە بە لادەکانی ئەوێ و سبحان الله لادەی ئێرە ئەڵێ ئێمە ماڵی پاشایەکە ماڵی دەرەبەگێکە ماڵی ئاغایەکە یعنی لە ئەتوانم بڵێم واللهی تەسویری ماڵمان کردووە کە 6 خێزانی تیا بووە کەش خێزانی تیا بووە لەسەر ڕوبەری 15 متر 20 مترە کوخێکە ژوورێکی دروست کردووە لە قوڕ کوخێکی داوە بەسەریا ئەگەر باران بێ نایلۆنێکی ئەدا بەسەریا بارانەکە لا ئەچێ نایلۆنەکە بۆ ئەوەی گەرمایان نەبێت و تووشی ناڕەحاتی نەبن زۆربەی زۆریشی پەنجەرەیەکی تیا کردوێ پەنجەرەیەکی بچووکی تێدا کردووە ئابەم حاڵە ئابەم ژیانە ناهەموار و ناڕەحاتی ئەژین کە ڕۆشتی سیرمان کرد ژووری نووسن ئەبێ لەکوێ بێ ئەبێ ژووری دانیشتن لەکوێ بێ ئەبێ ژووری مناڵ لەکوێ بێ واللهی چوینە ماڵێک کە سەیرم کرد وتم حەز ئەەکەم شوێنی مناڵەکە ببینم کە مناڵی تیا ئەخوێت چونکە دوو مناڵیان هەبوو وتیان مناڵ لەو ئەرزا ئەخوێ هەر ئەرزە خۆڵەکە وتم ئەی بەتانی و جێگە دوو بەتانیان ئاوا دابوو بەسەر تەلێکە کە ڕایان کێشا بوو لە ناو ماڵەکەوتی ئەو بەتانەکەی وتم ئەی مەتبەخ سێکوچکەیەکی جارانی خۆمان هەبوو کەشتیان لەسەر دروست ئەکرد ئەو سێکوچکەی دانابوو پوشی ئەهێنا ڕۆژانە کۆیان ئەکردەوە پوش و لە قەداریان کۆ ئەکردەوە ئەویان پێ دروست ئەکرد یعنی خواردنیان پێ دروست ئەکرد ئەو خواردنەی کە لەوێ ئەیخۆن ئیتر چ پەتاتە بوو یان بریتی بوو لە زەڕات چونکە ئار دەوێت زۆر گران بوو داهات و خۆراکیان چۆن دەستەکەوێت داهاتی ماگان و ڕۆژان و شتیان چۆنە ینی خۆی ماوەس عباس جیاوازی هەیە لە شارەکانە جیاوازی هەیە تاوەکو گوندەکانە ئێمە بەڕاستی هەوڵەکەمان بۆ گەشتن بە گوندەکان بوو چونکە شار تاوەکو ڕادەیەکی زۆر قوربانیمان کرد و ئێمە یارمەتیمان گەیان ئێمە یارمەتیەکانمان ئەوەی کە کردمان بەشێکی بریتی بوو لە دابشکردنی سەلەی خۆراک بەسەر خێزانی هەتیوە کە برنج و ئارد و ڕۆن و شەکر و ئەوانەی پێداویستیە کۆمان کردبەوە لە فەردەیەکا و دابشمان کرد لە هەندێک شوێن ئاردمان دابش ئەکرد بەڵام ئاردی سپی نە چونکە ئاردی سپی زۆر بڵێ ئاردی سپی زۆر کەمە 1 کیلۆ ئاردی سپی لە وڵاتێکی فەقیرە کە تۆ تەسەور بکە بژێوی مامۆستایەک لەمانیەکە $100 کە مامۆستایەکێکە لەو طبقانەی کە ژیانێکی زۆر بەرزی هەیە زۆر ڕێک و پێکە کیلۆیەک ئارد بە $1.5 کەواتە ئارد خواردنی بۆ طبقەیەک نەبێ نییە ئەوەی کە ئەخورێ بریتە لە زەڕات زەڕاتیش ئەوە نییە بیکەی بە نانێک وەکو خۆمان جاران کە لە کاتی گرانەکە ئەکرا دام خۆش ئەی کوڵێنن وردی ئەکەن بەدەست وردی ئەکەن و ئەی کوڵێنن وەکو هەویری لێدێ ئەمجا بە سەوزەهات و بە میوەهات و بەوانەی کە خۆیان خۆراکی پێ دروست ئەکەن بەوە ئەیخۆن بەشێکی تریشیان لە ژیانیان بریتە لە پەتاتە بریتە لە یعنی لە خۆراکی ترکە هەیەە کە سەوزە و ئەو شتانیان هەیە سەوزە و میوەهاتی خۆمان بەشی خۆراک هەیە کە لێرە خۆمان نیمانە ئەوان هەیەە و لەوێش ئەڕوێت و یعنی ژەم لەوێ ناتوانانی بڵێ بە هیچ شێوەیەک خێزانێک هەیە سێژەمی لە ماڵا هەیە بە هیچ شێوەیەک یعنی ئەتوانم بڵێم 380 یعنی خێزانەکان یعنی لە وڵاتەدا یعنی یەک ژەمی سەرەکیان هەیە کە پێی بخۆن ژەمی دوو هەم ئەگەر هەبێ یارمەتی دەرە وەکو یارمەتی دەرێکە ئەینا بە هیچ شێوەیەک خۆراکێکی سەرەکی نییە کە ئەمانە هەیان بێت و کە بیخۆن یەک ژەم خواردن ئەوەشی کە ئەیخوات ئەگەر هەبێت بتوانێت بەیانی پەتاتەیەکی کوڵاو بخوا لەگەڵ ئەمەی فێ ئەڵێن فستق عەبیدی خۆمان وردی ئەکەن و ئەیهاڕن بە شێوازێک لەگەڵ پەتاتەکە ئەیکوڵێنن پێکەوە ئەیخۆن بەڵام بەبێ نان بەبێ نان کە بەرگەی مەعیدە بکرێ واتە کە تۆ ئەو خەڵکە دەبینی ئێستا جەنابتان بەرنامەیەکتان لەسەر فرەخۆری هەبوو لەسەر چارەسەرکردنەکەی هەبوو لەوێ زۆربەی زۆری خەڵکەکە ئەبینی هەر خۆی لە خۆیە خەڵکێکی لاوازە خەڵکێکی بەدەگمەن قەڵەوی ئاوای تێدا ببینی کە ببینی ئەم کەسێکی قەڵەوە یعنی گۆشتێکە واللهی قوربانیمان تەوزیە کردووە لە شوێنێکە دابەشمان کرد خەڵکەکە زۆر چاوەڕێی کردبوو منیش بەڕاستی زۆر دڵگران بین کە چوینە ئەوێ لەگەڵ حاجی سادارە خۆی گەورە پاداشتی خێری باتەوە کە ئەو بەڕاستی زۆرتر بە ئیشەکانەوە مەمنون ماندووە ئێستش لە عمرەیە کاک حاجی سالار یعنی کە ڕۆشتین 3 ساعات بە قوربانیەکانیان سەر بڕی بوو خەڵکیان چاوەڕێی ئێمە ئەکرد کە خۆمان ئێمە بچین لەوێ بین هەتاوەکو دابەشیکن واللهی کە چوونی ئەو دەستمان کرد بە گریان ئەو خەڵکە ئەوەندە بە داماوی وەستا بوو سیرمان کرد علاگەیەک 1 کیلۆ گۆشتی تیا بوو یعنی من لە مامۆسایانە زۆر تۆڕە بووم وتم واللهی لەخوا بترسن یعنی ئەو خەڵکەتان 3 ساعت ڕاگردۆ بۆ کیلۆیە گۆشت وتیان واللهی خەڵکی تایە لە قوربانی پێشووە و هەتاوکە ئێستاکە گۆشتی نەخواردو 1 ساڵی ڕێک کەم ئێوارەیە خواتێکی نەدا
زۆربەی زۆری ماڵەکانی کوردستان کە ئێوارەی 27 وەکو سوکە جەژنێک وایە زۆربەی زۆری ماڵەکان کە گۆشتی تێدایە کە مریشی تێدایە کە قوربانی تێدایە یعنی ئەوەی کە تۆ لەوێ ئەی بینیت و بەراوردی بێرە ئەەکەی بەڕاستی کارەساتە بۆیە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزان سوپاس بەخوای گەورە هەڵمەتێکمان پێکرد سەرەتای مانگی ڕەمەزان لە 3 وڵاتی ئەفریقی 3 جێگە لە مالاوی جێگەیەکیش لە ناو ئاوارەکانی سۆدان لە چاد جێگەیەکیش لە ناو قوتابخانەی ئەوانەی کە قورئان ئەخوێنن ئەو قوتابیانەی کە بەردەوام ئەمێننەوە قورئان ئەخوێنن لە کامیرۆن ڕۆژانە ئێستاکە خواردنی 2500 بۆ 3000 کەس ئامادە ئەکرێت الحەمدولله ڕەبزەمیۆنەکانمان لایە بە خێرخواز بەڕاستی کە ئەو کارانیان کردووە کە ئیفتارێک ئێمە بە 1 ئیرۆیە واتە بە 1 دۆلار بەربانگێک ئامادە ئەکەین بەڵام وەکو پێم وتی برسێتی شکاندنە يعني ئێستا برامانەیە کە خێر ئەکیان عقیقە ئەکا گۆشتەکان ئامادە ئەکەین ئەڵێن وڵای بران ئەو گۆشتەی کە تۆ ئەو حیوانەی کە تۆ ئەمڕۆ سەر ئەبڕێ بۆ 300-400 کەسە جا ئەبینم کە لێرەمە مۆساعبەس عەفوان قسەشی پێ بڕم يعني هەندێک کەس لە میوانی بانگ ئەکرێ کە بەشە گۆشتەکەی تۆزێکەمە دڵی گران ئەبێت و بە ناڕەحاتی ئەچێتە دەرەوە لێ وڵی بەشە گۆشتەکەی منیان کەم دانابوو بەڵام لەوێ ئەڵێم وەڵاهی بەس گۆشتەکەی بۆ تامتی ئەکری پرسیاری زۆرمان هەیە ڕاستێک بەڵێ لەوەی لە چۆنێتی گەیاندن و کۆکردنەوەی و کۆمەکی و خێرخوازی کە هەتا گەیاندنی بەوێت چۆنە ڕوا و ئاسانە یان گرفتان هەیە ئەمە یەک دووەم ویستم بڵێ ماڵێ پندێکی چینی هەیە لە گەر ویستت هاوکاری فەقیریە بکەی ماسێکی مەدەرێ فێری ڕاوکردنی بکە فێری ماسی گرتنی بکە ئەمە ئەو پرسیارە بکەم ئەو جۆری کۆمەکانە ئەکرێ لەوێ پرۆژەیەک هەبێ کە ئەوان بە بەردەوامی ئیسفادەی لێ بکەن بکەونە سەرکار و بەرهەمی هەبێ لە باتێوەی مەسەلەن خۆراک بێت و بەشی مانگێ بکە بەشی ڕۆژێ بکە چودان بەشی هەفتەیە بکە ئەو جۆرە هاوکاری و پرۆژانە چۆنن نەوعیەتیان چۆن ئەگەناوێ خێرخوازەکان عادەتیان بە چیوە گرتووە پرسیارەکە زۆر جوانەوە و ساڵباز ئێمە بەڕاستی کە سەرەتا ڕۆشتین هەندێک خێر هەیە خەڵک خۆی نیەتی لێ هێنێت تۆ ناتوانانی تەسەڕوفی پێوە بکە یعنی کەسێکە ئەڵێ ئەمەم ئەوێ بۆ خۆراک بۆ فەقیر ئەبێ بۆ شێوێدا بۆ قوربانیە بڵێ کەسێک نزلی کردووە پێشچیتە لەو قوڵینەکە داوا لە هاوکارانە مەکەم ئەو وێنانەی کە هەمانە هی کارە خێرخوازیەکانی وڵاتانی ئەفریقا مالی بیخناوە مامۆستاوەیە بینی لەسەر شانشاوە ئەو وێنانەیە کە لەوێ بەڵێ فەرموو مامۆستا درێژەوە قسەکانت عەفوان مامۆستاجان ئێمە کە ڕۆشتین هەندێک خێرمان پێبوو کە ئەو برایانە خۆیان نیەتی خۆیاندایان نابوو و دیاریان کردبوو ئێمە نەمانەتوانی تەسەڕوفی تیا بکەین ینی بڵین بۆ ئەمە بەکاری ناهێنین بۆ ئەو بەکاری هێنین بەڵام بەشێکی تری بەڕاستی کە ئێمە ڕۆشتین ئێمە هەوڵماندا کۆمەڵێ پرۆژەی تر بکەین و الحەمدوللا کۆمەڵێ پرۆژەی زۆر گەورەشمان کردووە بەراورد بە هەوڵەکە چونکە ئێمە ئەڵێم خی گەورە پاداشی خێری خێرخوازان باتەوە ئێمە بەس گەیەنەرین من و کاک حاجی سالار و ئەو برانەی ترکەم ئیشە ئەکەن بەس گەیەنەری خێرەکەین ئێمە هیچ شتێکی ترمان نەکردەوە بەس ئەوە نەبێتکەوەمانگرتوە ئیشەکەی خۆتان بکەن ڕێکخراوە ئەوەی ئێوە لێرە ئەکرێ لەوێ ئەکرێ لە ئەڵمانیا چۆن خەڵک یارمەتی بنێنێ ماوەساگیان ئێمە ڕێکخراوەکە ڕێکخراوەکە لە ئەڵمانیا ینی وەرگیراوە لەوێ دانپیانراوە ڕێکخراوی سەلامی نێودەوڵەتی بۆ هاوکاری و لێر لە کوردستان ئێمە مامۆستا حەسەنی شەقلاوەمان هەیە لە هەولێر کە ئەو لێ پرسراوی بەشی کوردستانە خی گەورە پاداشتی خێری باتەوە کە خزمەتێکی زۆر گەورەی کردەوە بەڕاستی و یارمەتیەکانی ئێرەش بەدەستی ئەمە ئەگەیێنێ و زۆربەی یارمەتیەکانیش دێتەوە ئێرە و لێرەوە ئەیگەێنین لەوێ الحەمدوللا ئەو مزگەوتانەی کە هەمانە بە تایبەتی مزگەوتە کوردیەکان و پاشان لە بەریتانیاش کوردانی ئەوێ بەڕاستی هاوکاری ئێمن بۆ ئەوەی ئەو یارمەتیانە بگەێنین لەسەر قسەکەی مامۆستا عەباس کە فەرمی ئێمە بەشێک لە هاوکاریەکان هاوکاری کاتیە خۆراکە تۆ ئەبێ بیگەێنیت حیوانە ئەبێ سەری ببڕیت کۆمەڵ هێشتا بەهەتیوی بگەێنی بەدەستی بیدەیتێن نەخۆشە پێویستی بە چارەسەرە یارمەتێکی بدەیت بۆ ئەوەی بکرێ بەڵام ئەوەی کە لەوێ بیرمان لێکردەوە وەکو جەناب و فەرموو فەقیری بە ئێمە چارەسەر ناکرێت چونکە زۆرە بەربڵاویشە ئەتوانم بڵێم دەیان ڕێکخراوی موسڵمانان و ڕێکخراوی مەسیحی بە زیاتریش دەستیان لەو کارا هەیە بەڵام ئەوان مەسیحەکان بە تایبەتی مەرجان هەیە ئەوان وەکو مسلمانان نییە مسلمانان بە دڵپاکێکی خۆمان گەیاندومانە یارمەتیەکان ئەمە چییە و چۆنە و چیشتان نەسەردانین بەڵام ڕێکخراوە تەبشیرەکان مەسیحەکان تەبشیرین واتە هاتوون بۆی دینی مەسیحێت بڵاو بکەنەوە یعنی ئەمە کە چوینە هەندێک گوند و لادێ بینیمان کەنیسەی وهایان دروست کردو بەقەدەر دە مزگەوت گەورە بووە بەقەدەر دە مزگەوت تەسەوەر بکە قوتابخانەیان تیا دروست کردو خستەخانەیان تیا دروست کردو یەک مەسیحی تێدا نییە
بەڵام ئەوان بە هیوای ئەوەی لە چەند ساڵی داهاتووە ئەو منداڵانی کە پەروەردە ئەبێ محتاجی دەستی ئەوانە ئەبێ و بێتە ئەوێ لەسەر دەستی ئەوان ببێ بە مەسیحی لەبەر ئەوە ئێمە هەوڵماندا چەند پرۆژەیەکی داهاتووی بکەین یەکێ لەوانە بریتی بوو لەوەی کە خێزانەکان بتوانین هەر خێزانێک سێ سەر بزنیان بۆ بکڕین بەڵام بەو شێوەی کە تاعهودیان لێوە بگرین تعهدیان لێوە بگرین کە سەری نەبرن و کە نەفرۆشێ چونکە ئەو مامۆستایانەی کە لەوێ نوێنەری ئێمن ئیشەکان بە ئیشەکان هەڵئەسن ئەوان سەرپەرشتی کارەکە ئەکەن بۆ ئەو خێزانانەی کە نەدارن کە بە تایبەتی ئافرەتە و هەتیوی هەیە بۆ ئەوانە بتوانن بە خەوی بکەن و شیرەکەی سوودی لێوە بکرن کە ئەگەر هات و زاوزێشی کرد بتوان لە زاوزەکەی سوودی لێوە بکرن چ بە زیادەوەی باشیان هەیە مامۆستا وڵاتێکی زۆر خۆشە پێم وایە ئەگەر ئەو عەقلیەتە پێشکەوتووی کە لێرە هەیە لە ڕووی کشت و کاڵی و کە لێرە ئەلحەمدولیلا وڵات زۆر پێشکەوتووە لەو ڕۆ ئەگەر لەوێ هەبێ باوەڕ بکە ئەو وڵاتە ئەتوانم بڵێم پێویستی بە یارمەتی دەرەکی نییە ماوسا یەکێک لە هۆکارەکان ئیستعماری فەڕەنسی و داگیرکەران نییە کە سەرۆتی ئەو وڵاتانە ئەوە بڕبڕی پشتەکەیەوە دێمە سەری مامۆستا بەس بۆ پرسیارێکی مامۆستا باس ئەوە هەولێک بوو و دووهەمیش ئێمە هەوڵماندا بیرێکی زۆرمان لێدا و مامۆستا ئێمە چوونە هەندێک لە گوندەکان یعنی تەسەور بکە لە دووری کیلۆمەتر و نیوێک ئەچن لە ڕووبار یان لە چەم یان لە جۆگەیەک ئاو ئەهێنن یعنی بیریتیان نییە ئێمە لە خوای گەورە بە زیابێ هەتاوەکو ئێستاکە لە سەرتاوە هەتاوەکو ئێستاکە زیاتر لە 347 بیرمان لێداوە لە خوا بە زیابێ یعنی 347 بیر تەسەوور کە 347 گوند ئاوەدان کراوەتەوە 347 گوند ئاوەدان لەناو گوندەکانە هەوڵمان داوە هەج گوندێک لە 50 ماڵ کەمتر بێ بیری بۆ لێ نەدەین بۆ ئەوەی گوندەکە ئاوەدان بێ و گوندەکەش هەوڵمان داوە لە لای مزگەوتەکە شابیرەکە لێ بدەین یەکەم هەم مزگەوتەکەی پێ ئاوەدان ببێتەوە هەم گوندەکەشی پێ ئاوەدان ببێتەوە و خەڵک کە دێتە ئەوێ سوودی لێوە بگرێت چونکە تەبیعی لەوێ کارەبانیە وەکو ئێرەکە لە کارەبا هەیە بە زۆری ئەو وڵاتانە لەبەر ئەوە بیرەکان لە لای مزگەوتەکانە لێمان داوە ئەوەی کە لە پرۆژەکەی کردنەوەی مزگەوت 23 مزگەوتمان کردوتەوە الحەمدوللا کە مزگەوتی تازە بە پارەی خێرخواز کە یعنی تەکلیفەی مزگەوتەکان لێ زۆر کەم یعنی مزگەوتێک بە 100 مەتر دروست کردنەوەیانەش ئەبنە جۆرێک لە داهات بە ئەو خەڵک داهاتێکە کە تۆ مزگەوتێک لەوێش دروست ئەەکەی خەڵکەکە دڵی هەم بەلادەکەی خۆی خۆش ئەبێ کە لەوێ بمێنێتەوە و بتوانرێت لەوێش بۆ داهاتوو ئەو مزگەوتانە یعنی ببێ بە جێگەیمە بەڕاستی کە ئێستا شتێک کە ئاواتی پێ ئەخوازی مامۆستا عەباس ئەوەیە کە خێرخوازمان دەست بکەوێ مامۆستایەک کەفالەت بکا لە مانگەکە مامۆستایەک بە $100 کەفالەت دەکرێت لەوێ مامۆستا بە $100 کەفالەت دەکرێت بەردەوام پێشێژەکە لە مزگەوتا بۆ ئەکا جمعەش بۆ ئەکا هەچی منداڵی ئەو گوندەشە کۆ ئەکاتەوە قورئانیان پێ ئەڵێ کە چوونەتە هەندێک لە شوێنەکان کە دەرسیان خوێندەوە وەڵاهی شەرمم کردووە لەوێ دەرسی زبانی عەرەبیان فێر کردوون لە ناو گوندەکانە یعنی ئەمە ئەو گەنجانەی کە لەگەڵمان ئەهاتن و ئەڕۆشتن بەردەوام لەگەڵمان بوون ئەزان ئەو گەنجانە بوون کە وڵاتی خۆیان فێری زبانی عەرەبی بوون کە ئەوان بە متەرجیمی ئێمە بوون خۆیان لە وڵاتی خۆیان نەک لە وڵاتی عەرەبی خوێندبێتیان واتە لەوێ فێر بوون لەوێ الحەمدوللا فێری زبانی ئەوێ بوون فێری عەرەبی بوون و یارمەتی ئێمەشیان ئەدا بۆ ئەوەی کە بتوانین بە لەگەڵ خەڵکەکە پەیوەندێکمان لەگەڵا هەبێت چونکە خەڵکەکەی هەر زبانی جیاوان قسە ئەکەن خۆیان هەر زبانی جیاوازیان هەیە و زبانی ئینگلیزیش ئەزانن بەڵام هەموو کەسێک نایزانێت چونکە گوندنشینەکان نازانن ئەوانەی کە نەخوێنەوارن و هەوڵمان داوە ئێستاکە سوپاس بەخوای گەورە لە وڵاتی تۆگۆ یعنی لەسەر ڕوبەری 4500 مەتر قوتابخانەیەک و خوێندنگەیەک و مزگەوتێک و شوێنی مانەوەی 100 منداڵی بێناس کە لەوێ بمێنێتەوە 360 قوتابی لە قوتابخانەیە بخوێنن لەسەر ڕوبەری 4500 مەتر هەر زەویەکە کڕاوە و بە پارەی خێرخواز الحەمدوللا ئێستاکە هیکەلەکەی هەمی تەواو بۆ لەخوا بەزیابێ ئێستا ئیشی تێدا دەکەین لەخوا بەزیابێ کە بێ بە بنکەیەک چونکە قوتابخانەکانی کە لەوێ هەیە قوتابخانەی حکومیە بەڵام بە مەرجێک ئێمە وەرمانگرتەوە موافقەکەی کە بتوانین ئێمە دەرسی قورئان و پەروەردەی ئیسلامیشی تێدا بخوێنرێ لەخوا بەزیابێ بە ڕۆژا وەکو قوتابخانەوە بێ بە ئێوارانی شاوەکو حوجرەوە بێ ئەو 100 قوتابی کە لەوێ ئەمێننەوە بەردەوام لە 10 ساڵی داهاتوە ئینشاءالله 100 داعیمان بۆ دەربچێ کە بتوان ئەوانە خزمەت بە دینی پیرۆزی ئیسلام بکەن و بتوان ئینشاءالله لە وڵاتە ئەو ئیسلامە زیاتر بەرەو پێ بدەن چونکە فقيرەکەەوە هەی لێ کردووە وەکو پێغەمبەر درۆسای خوا لەسەرەوە فەرمووی هەندێک قسەی ئیمامی عەلی کاد الفقر أن يكون كفرا يعني فقيری وای لێ کردووە کە ببێ بە کوفر چونکە کابرا کە ئێمە چوونە لادەکان بەشێکی زۆری پیاوانمان نەئەبینی وتمان بەس ژنان ئەبینین لێرە وتیان پیاوەکان بە ژیانەوە سەرقاڵە یعنی ناتوانێت لە ماڵەوە دابنێشێ
ئەڕوات ژیانی ڕۆژانەی خۆی کۆبکاتەوە ئیتر یەکێک بە داری کۆ ئەکردەوە داری ئەفرۆشت یەکێک خەڵۆزی ئەکرد یەکی ئەبینیمانە وەڵی بە ڕێگایەکە ڕۆشتین تێپەڕبین سەیرم کرد خەڵک بەرد ئەهێنێ بە چەکوژدانی شتۆ ئیشکێنێ من وام زانی وتم ئەمە بێزاری بێ لە ژیانیان هین مامۆستایی لەگەڵمان بۆ وەستان وتم ئەمە چییە ئەم کابرای خەریکەوێ وتی ئەمە لە وڵاتە ئێمە لە گوندەکان و شارچەکانە شوێنمان نییە غەسالەیەکمان نییە کە چەو دروست بکات چیمەنتۆش لە دەرەوەی وڵات بۆمان دێ مەجبور لە جیاتی چەو بەردەهێنن و ئەیشکێنن گەڵابەیەک دێت بە سەتڵ لیان ئەکڕێت ئەمە لە جیاتی چەم ئەمە بژێوی ژیانی ئەو کەسەیە کە لەوێ کۆی ئەکاتەوە یعنی دەتۆ تەسەوری ژیانی ئەم خەڵکە بکە کە چۆن ئەژی لە وڵاتە هەر ئەوە باسیتر تێگەی کە شکرانە بژێری ئەمە نییە ئەمەیەکی بەڕاستی ینی هەر بڵێ خۆیان شکر بۆ تۆ ئاخر دەی تۆ گرفتێکی بچوو یەخت ئەگرێ خەریکە سەری دنیات لێ دێتەوە یەک کێشە لە ماڵ تا دروستەکە لە کۆمەلگاکە تا دروستەکە لە گەڵەکە تا دەمە چیەک نقصانێکی بچووکت هەیە گرفتێکی بچووکت هەیە مامۆستا وتت ئاماژە بەوە دەم هۆکاری سەرەکی فەقیری و هەژاری ئەوان دەستی دەرەکیە جودانم ئەو تەبشیرێتەیە برسیانەکە و دوایی جودانم وایان لێکا کە لەو ڕێگەیەوە بێن و ئەوان خۆراکیان بدەنێ و چییە ینی هۆکاری مامۆستا زیلەتی ئەوان کۆمەڵێ هۆکارە هۆکاری گرنگی یەکەمیان سیاسیە ئەو وڵاتانە وڵاتێکی داگیرکراو بوون لەلایەنی بەریتانیاوە لەلایەنی فەڕەنساوە بە تایبەتی فەڕەنسا ئەتوانم بڵێم تاوانباری یەکەمە لە فەقیرکردنی ئەفریقیا چونکە فەڕەنسا وەکو ئاژەڵێک وایە کە ئەڕاتە جێگەیەک خێر و بەرەکەتی میوەکە ڕائەکێشێ بە بەتاڵی بەجێ ئەهێڵێ کاتێکە یعنی ئیستیعمار ئەو وڵاتانەی داگیر کرد بەڕاستی خێر و بەرەکەتی ئەو وڵاتانەی هەمی برد هەمی دزیوە یعنی دەستی بەسەر گرتووە لە دوورەوە ئێستش مامۆستا ئەوەی کە باشترین پێگەیە ئەوەی باشترین جێگەیە ئەوەی باشترین شوێنە خۆیان دەستیان بەسەریا گرتووە یان کۆمەڵێ دەوڵەمەند و سیاست مەداری خۆیانیان داناوە ئێستا بینید ئەم شۆڕشانەی دوایی لە کۆمەڵی وڵاتی ئەفریقا دەستی پێکرد بۆ دەرکردنی فەڕەنسا چونکە ئەزانن چه ئازارێکیان ئەدەن لەبەرەوە بەشێکی بریتە لە ئیستیعماری ڕابردوو بەشێکی بریتە لە سیاست مەداری گەندەڵ بەداخەوە کوک چۆن لە وڵاتی خۆمانە هەیە بە هەمان شێوە سیاست مەداری گەندەڵ کە دانراوە لەسەر وەرگی ئەو خەڵکە یعنی ئەمانەی کە دانراون چووکە بەرژەوەندی خۆیان لەگەڵ ئەوانایە ئەمانە گوێنادەنە فەقیرکردنی خەڵکەکەی خۆیان گوێناگەنە ئەوەی کە ئەم خەڵکە برسی ئەبێ هەژار ئەبێ چۆن ئەژی ئەوان بەلایەنەوە گرنگە کە خۆیان ژیانێکی شاهانە بژین ئیتر خەڵکەکان بە چه شێوەیەک ئەژی ئەوە بەلای ئەوانەوە گرنگ نییە خاڵی سێم بریتە لە نەبوونی سەرمایە واتە سەرمایەیەکی باش هەبێ لە وڵاتەدا کە بتوانرێ بەدەستی خەڵکەوە بێت چونکە لەکوێ سەرمایە هەبوو ژیان بژانەوە دەست پێ ئەکا کە سەرمایە بەدەستەوە نەبوو تۆ ناتوانانی ئەگەر ئێمە بەپارەمان بەدەستەوە نەبێت ناتوانین کەرەستەکانی ژیان و پێشکەوتنی ژیان بکڕین چ لە ئامێرەکانی بەرهەمهێنان چ لەوانەی کە لە بەردەستا بێ بۆیە ئێستا مەترسیەکی زۆر گەورە هەیە ڕابردوو ئیستیعمار بوو بەڵام ئێستاکە سینە سین ئێستاکە سەری کردوتە ئەفریقیا و سین ئێستاکە خەریکە پێگە و جێگەی ئەوان ئەگرێتەوە بەڵام چونکە سیاسەتە ئیشەکەیان سین سەرەتاکەی وایە هەر ئیستیعماری پێشووی سەرەتاکەی بەڕەحم بوو جۆرێک لە نەرمی هەیە دەم خۆش جۆرێک لە نەرمی هەیە هەتا پێگەی خۆی ئەگرێ لە وڵاتانە کە پێگەی خۆی گرت ئەو کاتە کە تۆ هەموو شتەکانی کڕیوە هەموو شتەکان هین خۆتە ئەوانەی کە لە بەردەستایە بەڕاستی وەکو عەبدوان لە بەردەستی وەکو کەسێک وایە کە ئیتر ئەوەی کە تۆ پتەوێ پێ ئەەکەی چوارەمیش بەشێک لە هینەکان بەڕاستی بریتە لە هۆکاری خەڵکەکە خۆی من هەستم کرد سبحان الله خەڵکی ئەوێ بەشێک لە عوبودیەتیان تیاماوە واتە دەرونیەتیان ئەوەندە شکاون ئەوەندە زەلیل کراون ئەوەندە سپی پێ ساتۆ و دەوڵەمەند بووە ئەوان هەست ئەکەن کە ئەم سپی پێستە کە دێت ئەمە خاوەن پارەیە منیش عەبدەکەم یعنی یەکێ لەو مەنزەرانەی کە لە بیرم ناچێت زۆر پێ بێتاقەت بین کە چوونە بازار هەندێک شتمان کڕی لە بازار باوەڕ بکەن زیاتر لە دەگەنجی تەمەنی 20 ساڵ 22 ساڵ هاتوون بەس عەلاگەکانتان بە هەڵگرین یعنی
زۆرم پێ ناخۆش بوو من وتم بە چەنەڵ یەگرن 2000 وتمەوە 2000ەکەیە بەس پێم ناخۆشە تۆ بێت علاگە هەڵبگری بۆ من چونکە حەز ناکەم ئەو نەفسیەتە بشکە گەنجێکی وەکو تۆ گەنجێکی جوان بێت هەز بکە کە عەبدی کەسێکی سپی پێستە کە من وەکو مسلمانی هاتووم خزمەتی بکەم بە شانازیشەوە خزمەتی ئەەکەم چونکە ئیسلامەکەم لەسەری فەرز کردو یعنی المسلم و ئەخو المسلم مسلمان برای مسلمانە گوێ نادەمە پێداویستەکەی تۆ یان ڕەنگی پێستەکەی تۆ چونکە ئێمە لە ئەوروپا هاتوین بەڕاستی بەداخەوە ئەڵێم ئەوروپا کاتێک کە سەیری من و تۆ ئەکا پێستەکە جیاوازە قژی ڕەنگی قژت جیاوازە بە شێوەیەکی تر معاملەی لەگەڵ ئەکا بەڵام من وەک خزمەتکار هاتووم یعنی کە بەرەو مناڵەکانیان ئەچوین لە ئامێزیان بگرین لێمان ئەترسان ڕایان ئەکرد لێمان یعنی بەشێکی زۆریان ڕایان ئەکریان و ئەمە کەسێکی ترە شێوازێکی ترە یعنی عبودیەت لەناو خەڵکەکە هەیە بەشێکی هۆکارێکی تر بەڕاستی تەمەڵی خۆیانە ماوە ساباز یعنی قەناعەت زۆر باشە بۆ مرۆڤ لە ژیانە هەیبێ بەڵام قەناعەت لە حەدی خۆی زیاتر بوو ئەبێ بە تەمبەڵی زۆر ترسناکە ئەوەش بینید لێرە هەندێک جار فەقیری خۆمان هەیە ڕازیە ئیتر کە ڕازیە دراوسەکە یارمەتی ئەتا کەسی تر یارمەتی ئەداڵی الحەمدولله خۆی گەورە دابینی ئەم قەناعەتەوە های لێ ئەکا هەتاوەکو ماوە یەد العولیاکە نەبێ چونکە پێغەمبەر درود و سای خوا لەسەر فێرمانەکە اليد العليا خير من اليد السفلى ئێمە ئەمانەوێت دەستە بەرزەکە دروست ببێ دەستە بەخشندەکە دروست ببێ بەڕاستی تەمەڵیەکی زۆر هەیە یعنی کابرا بژێوی ئەمڕۆی ژیانی خۆی دابین کرد ئەڵێ خۆی گەورە کەریمە بۆ سبێنی ئینشاءالله ئەویشم بۆ ئەنێرێ مادەم ڕۆزیەکەی داوە بۆ سبینی ئەنێرێ باوەڕکە بڕۆیتە ئەفریقیا فێری تەوەکل ئەبی فێری تەوەکل ئەبی چونکە مانای تەوەکل بە چاوی خۆت ئەبینی وەکو پێغەمبەر درود و سڵاوی خوا لەسەر بێ ئەفەرمێ لەو ئەنەکم تەتەوەکەلون عەڵە الله حەقە تەوەکولیه تەوەکولی لەڕەزەقەکم کەما یەرزوقو الطەیر یعنی وەکو طەیر وایە ئەم کابرایە بانی ئەڕوا هەندێ سەوزە و یعنی شتکۆ ئەکاتەوە ئەبینی دێتەوە بژێوی ئەو ڕۆژەی دابین ئەکات و ئیترە و کابرایە ئەڵێ الحەمدولله ئەمڕۆ پێی ژیام والله زەڕاتمان تەوزیع کرد يعني هەندێک جار خۆمان جاران هەبوو فەقیرەکە بوو خەڵک گوڵە گەنمی کۆ ئەکردەوە سەیرم کرد یعنی ڕێگەیان نەئەدا مریشەکانیان دەر ئەکرد خۆیان دەنکە زەڕاتەکەی کە کەوتبوو لە فەردەکان کۆیان ئەکردەوە دەتۆ تەسەوڕ بکە بە دەنکە زەڕاتێ کۆی بکەیتەوە بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆت دابین هین ڕۆژێک واللهی کە زەڕاتەکانمان تەوزیا کرد فەردەی 65 کیلۆ بۆ سێ ماڵ ئەو خوشکانە یەک فەردەی 65 کیلۆیی بەسەر سەری خۆی و ناوە بەنەشید بەرەو ماڵەوە ئەڕوات 65 کیلۆ کە ئێمە لەوە ئەچێ هەر کەسێک لە ئێمە ئێستا پیاوێکین 65 کیلۆمان بۆ نەخرێتە سەرمان پێی بڕۆین ئەو بە دڵێکی خۆشەوە کە الحەمدولله بەشی چەند ڕۆژێک خۆراکی وەرگرتووە کە موسڵمانێک لە شوێنێکەوە بۆی هێناوە لەبەرەوە من هیوام وایە بەڕاستی بۆ خەڵکی خۆمان مامۆستا لەم مانگی ڕەمەزانە يعني كمانجي أوي إنساني مسلمان خوي لاواز بكا دست دريج بكا بو فقيرك بتايبتي لم شوا كشوي ليلة القدر براستي شوي أوي كإنساني مسلمان هول بدا لبستو حوتا خيرك وهابكا كان برابي أوي كنيتي بيرك بهني دولاتا أوي كبنيتي خيرك بهني بو مزقوتك أوي كنيتي أو بهني خزانك فقير دابين أكم ما مستايك كمن والله شونا مزقوتي وهانية ئەگەر لەم گوندانەی خۆمانە بێنیە خەڵکەکە شەرمەکە بڵێ مزگەوتمان هەیە سیرمان کرد لەناو مزگەوتە حەسیرێک ڕاخراوە چین کۆیە ینی سەرەوەی چین کۆیە کە دروست کراوە ئیتر کە باران ئەباری بارانە بینی کولکونە هەموو دێتەوە خۆی خێخوازێک دروستی کردووە ئەو خەڵکە ناتوانێت تازەی بکاتەوە جلوبەرگیانەوە هەر زۆر وێران و جلو مامۆستا جلوبەرگیان و پێڵاو ینی منداڵ هەر نابینی بەدەگمەن لە لادەکانە بینی پێڵاوی لە پیاوێ يعني بيلاو شتيكي وقبلي جوانكارية لوانية اللي جاجنا على بريابي يعني ما كشوينا قندك بشيك لهنا كمان وبوت ما ضلي من على كان خوشكين مصاصة ما لقى الخوان برتبه والله جماردم بمصاصة كان صو هشتاو بينج من دال دانيشتوا سريقرتوا مصاصية ورمقري لقال وشا يعني أو توكل يعني هي هو يبلي يعني منالو شد نخنا وبترسن ولبرسا ما شاء الله منالو شان زور أبدا ما مصا يعني زور عجائب يعني وكو جنابه أفرمي يعني لو أنا لا يخومان بهندك شاي برسي بلا بڵێ واللهی لە بەرسانە ئەمرم وەکو وینێکی ئێرانیە بۆ فەرزەندێک کەمتر زیندگی بە بۆی خۆی گەورە فەرمێ سبحان الله ولا تقتلوا أولادكم من إملاق سبحان الله أفرمين نحن نرزقكم وإياهم لا أتجد أفرمين نرزقهم وإياكم أواني بيش خصو يعني من دار أوان فعلا لهندي ولاتاني أوروبا يستا أوروبا كيما
تای ئەژین ڕێژەی مناڵبوون 1.5 یعنی خێزانێک منداڵێک و نیوێکی ئەبێ ئێستا ئەو ڕێژەیە بەرەو مەترسیدان ئەڕوا بڕوان وایە لە ساڵی یعنی 2050 ڕێژەی منداڵ کەمتریش بێتەوە بۆ خواری یەکەکەش یعنی خێزان نتوان منداڵێکی بێ لەوانەیە سەگێکی بێیان پشیدەیەکی بێ بڵێ ئیتر بەسمە تازە تااقەتی منداڵم نییە بەڵام لەوێ سبحان الله بڕوایان وایە کە خوای گەورە ڕازیقە و ئەو ڕزقەش هەر ئەنێرێت لە هەر شوێنێکەوە بێ مامۆستا پرسیارێکی ترکەم پابەندیان چۆنە بە دینە و چودان و التیزامات و ئەوە تێگەیشتنیان بۆ دینی ئیسلام و وەڵی مامۆستا بە شوێنەکان جیاوازە ئێستا تۆ ناو هەندێک شار ئەڕۆشتیە من ناو شاری دووهەمیان کەش دووهەم گەورەترین شار بووم بەشێکی زۆر لە موسڵمانانی پاکستان و هەندی تایە کاتی خۆی کە لەگەڵ ئیسیحماری بەریتانی هێناونی چونکە ئەوان لە وڵاتانەوە هێناونی وەکو سەرباز کە خزمەتکەن بەڵام لەگەڵ تەمەنیانە لەوێ ماونەتەوە لە وڵاتانی ئەفریقا ماونەتەوە بە تایبەتی وڵاتانی ساحیل ئەوانەی کە لەسەر ساحلن لە جنوبی ئەفریقا و تەنزانیا ئەوانە ماونەتەوە نەڕۆشتونەتەوە ئەوانە وەزعیان باشە دینداریان باشە مزگەوتی خۆشیان کردوتەوە مزگەوتی زۆر گەورە جوانیان کردوتەوە بەڵام لە گوندەکانە هەندێک شوێن ئەڕۆیتە گوندەکان هەر بەناو مسلمانن هەر بەناو مسلمان یان دینداریان چونکە ئەوەندە نەخوێنەوارن ئەوەندە نەزانن ئەوەندە داماوی کردوون یعنی وهای لێ هاتووە کەسێک نییە بە دەمیانەوە بڕوە خوا هەر ناگرێ ینی ڕێکخراوی زۆر الحەمدوللا مسلمانان هەیە ماوەسا عەبدوڕەحمان سمێت یەکێکە لەوانەی کە خزمەتێکی زۆر زۆری کردووە یعنی 11 ملیۆن کەس لە ئەفریقا لەسەر دەستی ئەو پیاوە مسلمان پرسیاری ئەو لێ بکەم یعنی کاریگەری ئەو پیاوە چی بۆ لە ئەفریقا سبحان الله مامۆستا زۆر عەجایبە یعنی ئەچیتە هەر شوێنێک باسی ئەو پیاوە ئەکەن بەخێر ئەو پیاوێکی تریشەیە لە پێش ئەوە ناوەکەم بیر نایەتەوە پیاوێکی مامۆستا عەبدوڕەحمان سمێت کوێتی بوو کوێتی بوو پیاوێکی تر عێراقی هەبوو پیاوێکی تر عێراقی بردینیانە مرکزێک زۆر زۆر گەورە بوو ئەتوانم بڵێم یعنی بەقەدەر عربەت و ئەو منتیقەیە ئەبوو دابینی کردبوو ئەو منتیقەیە قوتابخانە و مرکزێکی ئیسلامی و شوێنی زۆر زۆر جوان و ڕازاوە بۆ منداڵی هەتیوی موسڵمان کە لە حەفتاکان دروستیە کردووە وتیان ئەم پیاوە لە حەفتاکان هاتووە یەکەمین کەس بووە یەکەمین کەس بووە لە وڵاتانی ئیسلامیەوە هاتووە دەستی کردووە بە مزگەوت ئاوادانکردنەوە بەگەیاندنەوەی ئیسلام و بە زیندوکردنەوەی ئیسلام لە وڵاتە وتیان فەزلی گەورەی ئەو مامۆستا عەبدوڕەحمانە بەسەر موسڵمانانی ئەم وڵاتەوە کە بۆ ئیسلام گەڕاونەتەوە چونکە ڕۆژێ بووە وڵاتی مالاوی لە سا 60 موسڵمان بووە بەڵام ئێستاکە ڕێژەکە لە سا 30 بۆ 35 سوپاس بۆ خوا ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرەو سەرەوە ئەڕوا یعنی ئەمە پێڕانە گەشتین بۆ داوەکە بڕۆین ئەینا بەشێک هەیە لە مامۆستایان کە داوا ئەکەن بەڕاستی خوای گەورە پاداشی خێران باتەوە سەردانی لادەکان ئەکەن سەردانی شوێنەکان ئەکەن خەڵکەکە بەڵێ یعنی خەڵک داوای ئیسلام جا خەڵکەکەشی زۆر پاکە باوەڕ بکە دڵنیام دابنیشە لە هەر گوندێکە ماوەی یەک هەفتە دابنیشە بەدایان کەس لەسەر دەست مسلمان ئەبێ سبحان الله ئەوەنە خەڵکێکی بەری ئاسایشی نییە مەسەن کەسێکی خێرخواز بڕوە هیچ گرفتێکی ترسێکی نییە بەرە وڵا ترسی زۆر بە تایبەتی ئەگەر بزان پارەت پێ ئەگەر بزانی بەتەنهای ئەگەر بزان غەریبە زۆر مەترسیدارە ئێمە بۆ هیچ شوێنێک نەڕۆشتین بۆ هیچ جێگەیەک نەڕۆشتین ئیلا لەگەڵ کەسانە بێ هەمیشە دوو کەسمان لەگەڵ بۆیان کەسێکمان لەگەڵ بۆ لە خەڵکی بەڵێ کەسی مەدەنیان لەگەڵ بۆ کە خەڵکی وڵاتەکە خۆی بووە خەڵکەکە بە زۆری ئەزانەیە ئێمە بە تایبەتی بەجلی کوردیشەوە ڕۆشتبین هەر بەجلی کوردیشەوە هاتوچەمانە کرد بە زۆری لە ناوچە موسڵمانەکان بین ئەیان بینی کە ڕیشمان هەیە و سیمایەکی ئیسلامیمان پێوەیە ڕێزیان لێ ئەناین دڵخۆش بوون پێمان کە خەڵکێک هاتووە بە تایبەتی کە قوربانیەکانمان بار ئەکرد و ئەمان برد بە شوێنەکانە ئەڕۆشتین بە ناولادەکانە خەڵکەکە پێشوازیەکی زۆر گەرمیان لێ ئەکردین زۆریان پێخۆش بوو بەڵام بەتەنها ئەگەر بڕۆیت و شارەزان نەبێت بەڕاستی جێگەی مەترسیە چونکە خەڵکێکی زۆر دەستکورد هەیە خەڵکێکی بەڕاستی ئەوەی کە مسلمان نەبێ و لەخوا نەترسێ بۆ ڕوودکردنەوە بۆ فڕاندن بۆ ئەو شتانە مەترسی زۆری دەست ماوسە کەمالیسا ئەگەر یەکێک بێ بە تایبەتی لە قوربانە لەم چەند ساڵی ڕابردووە ینی ئەوە هەبوو کە لە کوردستانی هەندێک کەس ینی ئەو خێریان نەگەیانە ئەفریقا بەس بۆ نمونەی سە حیوانێک ئێوە حیوانەکە لەوێ گرانە ئەیکڕن یعنی کەسێ بێ لێرێ مانگایەک لەوێ کا بە قوربانی کا بەخێر چەندێکی ئەوەی ئەوێت مامۆسا لەوێ قوربانی زۆر هەرزانە بە وڵات کەوتووە ئێستا یعنی
لا ئەگەر خۆت بڕۆیت خۆت شارەزابی ئەمە مشکلەکە ئەوەیە کە تۆ ئەڕێیت کۆمەڵێ مامۆستای لێ هەتاوەکو ڕادەیەکی زۆر تۆ متمانە پیانە کە خێرخوازن بەڵام ئەو من هەستم کرد ئەو سووتانوێی ئێمە هەمانە بۆ ئەو فەقیر و هەژارە خەڵکەکەی خۆی ئەوانەی کەشتیان هەیە هەندێک جار ئیستیغلالی تۆش ئەکەن چونکە کاتی قوربانیە تۆ ئەگەر ئێستا عالم لە دوای ڕەمەزانەوە ئێستا قوربانیەکان بکرێ زۆر بە هەرزان ئەکرێ زۆر بە هەرزان ئەکرێ ئەتوانم بڵێم بزنێک لەوانەیە بە $40 بکڕی بزنێک بە $40 بکڕی مەڕێک بە $80 بە $90 بکڕی حازری بکەی بۆ ئەو کاتە مانگایەک بە $300 بکڕی بەڵام چونکە مەوسیمەکە نزیک ئەبێتەوە لە کاتی قوربانی وردە لەسەر تۆی گران ئەکەن کە تۆ ئەڕۆیتە ئەوێ تۆ شارەزانی بچی لەمایانە بکڕێت چونکە کەمیت ئەوێ یعنی ئەمە ئێستا ئێمە سپاس بخوای گەورە کە ڕۆشین لەوێ قوربانیەکان 650 بزنمان سەر بڕیوە 85 وڵاخی گەورەمان سەر بڕیوە ئەڵێن بەعزێ لە وڵاتەکانی ئەفریقانەوە کافاسی کوێ شتێکی ئەڵێن زۆر فەقیرن لە وڵاتەکان ئەڵێ تەنانەت خوێنی حیوانەکەشە خۆن وایە مامۆستا ئەوەی کە موسڵمانە بێ هەموو شتێکە خۆن یعنی هەموو شتێ من خۆم بەناو شارەچیەکە ڕۆشتین کە موسڵمان نەبووین دابەزین وتم با سەیرێ بکەین یعنی بزانین ژیانیان چۆنە یعنی فەقیرێکی زۆر مەترسیدار بوو کە دابەزیم بینیم خەڵکەکە نییە ڕۆن بە کیسی بچکۆلەی ئەوەندە هەر ئەوەندە ئەم کیسە بچووکانە هەیە ئەمەی کە شەربەتەکەی تیاکەن شەربەتە بەسراوە بەوە ڕۆن ئەفرۆشێ واللهی کە بینیم گەنجێکی جوان هاتە دەرەوە گەنجێکی زۆر جوان کە هاتە دەرەوە دوو لە ڕوو جەنابتان سەیرەکەم 6 مشک بە شیشێکەوەی بە برژاوی کە منی بینیوەتی ناخۆی ینی من پرسییم لە متم ئەمە چیەوەتی ئەم شارۆچکەیە مسلمان و کۆمەڵێکی تایە وەثەنین بتپەرستن وتی ئەمانە ئەم بتپەرستانە هەموو شتێ ئەخۆن وتی مشک و مار و جرج و ئەوەی بەردەستیان بکەوێت لە زەوی ئەو ڕژیانی تابێ هەمی ئەخۆن یعنی حەشەرات و هەموو شتێک ئەخۆن مامۆستا گەر کەسێک پرسیار بکات بڵێ یان بیەوێ بڵێ خۆم ئەڕۆم لەوێ خێرەکەم کوچەکەی زۆرە ئەتوانێت بڕوا ڤیزە و چون و هاتنوشی چۆنە مامۆستا هەندێک لە وڵاتانە زۆربەی زۆریان پێویستی بە فیزێ بەبێ فیزە ناتوانانی بڕۆی فیزە وەرگرتن بە جیازی عێراقیەوە تۆزێ زەحمەتە پێی ئەچێ ئەگەر پێشتر بە 2 مانگ تەقدیم بکرێ بۆ هەندێک وڵات هەیە لەوانەیە لە ماوەی 2 هەفتا وەڵام و بنەوە هەر بە ڕێگەی ئۆنلاین تەقدیم بکەیت وەڵام و بنەوە فیزەکە بۆ بنێرن کە ئەچیتە ئەوێ لە مەتار وەرێگری هەندێکی تری پێ ئەچێ ماوەی 2 مانگی پێ ئەچێ و پێویستی بە داوانامەیەکە کە کەسێک لەوێ داوانامە بۆ بکە کە تۆ ئەچی بۆ وڵاتە ئەوان زیاتر لایەنە ئەمنیەکە ئەترسن کە لەوانەیە ئەمە بڕوات سەر بە ڕێکخراوێک بێ یان شتێک بێ کێشەیەکمان بۆ دروست بکە هاتوشۆشی هەیە بەڵێ ئەینا ئەگەر بێت و ئەو کەسانەی کە ویستیان هەبیان حەزیان لێ بێ شتێکیان کۆ کردبێتەوە هین خۆیان و هین خێرخواز بیگەن ئێمە توانین یارمەتیان بدەین ئینشاءالله ئەتوانین ببین بە پردێک بۆ ئەوەی کە ئەو مامۆستایانەی ئەویان پێ بناسیێنین کە ئاسانکاریان بۆ بکەین بۆ ئەوی بتوان خێرەکانیان بگێنن خۆیان حەزیان لێبێ چونکە هەندێک کەس پێی خۆشە خۆی بڕوە بەڵام ئەگەر کەسێک حەزی لێبێ بە خێرێکی کەمەوە بە چەند هەزارێکەوە بڕوە پێم وایە لەوانەیە زۆر سوودێکی ئەوەندە نەگەێنێ چونکە تۆ وەکو ئەوە نییە کە شارەزابی بڕۆیتە ئەوێ کۆمەڵی ڕێکخراو هەبێ کە خۆیان شارەزابن ئێستەوە لێرە جەنابتان ئەزانن ڕێکخراوی بەخشین دەستگای بەخشین الحەمدوللا دەستێکی بەربڵاوی هەیە و کۆمەڵی فەقیر و هەژار ئەناسێ یعنی ئێوە باشتر دەستان ئەگاتە فەقیرەکە هەتاوە کەسێکی نەشارەزا بێتە ئێرە لەوانەیە هەر سەیری ئەو هەموو سوالکەرە بکات لە بازاڕە بیخاتە ناو دەستی ئەوان وانە ئەبێت تۆ زۆر ئاگاداربی بیگەێنیتە ئەو کەسانەی کە مستحقن و پاشان بۆ شوێنە دوورەکان بڕۆی چونکە ئێمە بڕوامان نەبوو کە لە شارەکانە تەوزیعەکەین هیچ خێرێکمان لە شارە نەگەیاندووە هەوڵمان داوە بگەینە هەندێک لادێ ئەمەترین لادێ هەندێک لادێ هەیە مامۆستا بەڕاستی ئێمە پێی نەگەشتین ینی ئەو لادیانە کە وتیان ئەگەر بڕۆن ئەم فەقیری ئێرە ئەڵێن لەوانەیە دەوڕە من بن لە چاوەیان یا سوبحان ئەرە وەڵڵا وتیان ئەوەندە فەقیرن ئێمە نەگەشتینە ئەوێ چونکە زۆر دوورە دەست بوو بەڕاستی نەمان ئەتوانی بکەینە ئەوێ خەزەتەن بە تۆ مامۆستای بەڕێز ماندوومان کردیوە بارەک الله فیک زانیاری معلوماتی باشت پێداین بە هەمووشی کۆ بێتەوە لەوەی ئینسان لە چ ناز و نیعمەتێکایە لێرە سپاسی خۆی لەسەر بکاوە گەر توانی کۆمەکی دەوروبەری خۆی وڵاتانی تر هەر فەقیر و هەژارێک لە دنیا بێ خۆی گەورە پاداشی ئێوەش باتەوە کە وەکو خێرخوازێک وەکو گەیەنەرێک و وەسیلەیەک ماندووە بن انشاءالله بێتەوە بارەکە الله فیک وەڵی منیش بانگەوازی قسەی کۆتاییم بۆ هەموو موسڵمانێکی خۆمان لێرە چاوەڕێ نەکەن یەکێک خاوەنی ملیۆن دەربێ بڵێ من ئەو کاتە خێرەکەم چەندێک هەیە لەوەی خۆیت ببەخشە
پێغەمبەر درود و سڵاوی خوا لەسەر بێ فەرمێ یعنی لەوانەیە دەرهەمین سەبقت ئەلفە درهم یەک درهم نییە پێش 1000 درهم بکەیە چونکە تۆ لەوانە ئەبەخشی لەوەی کە هەتە لەو شتەکەمە ئەبەخشی چەندێگەی ئینسان نییە بەشێک لە ژیانەکەی خۆیدا بنێ ئەوەی کە تۆ دای ئەبنێ لەوانەیە عوشرێک بێ لەوانەیە ثمنێک بێ لەوانەیە نیسفێ بێ بۆیە داواکارم لە خوای گەورە بەرەکەت بخاتە ئەم وڵاتەوە سەرەت و سامانی خێرخوازەکانمان دەستیان کراوە بێ ئینشاءالله و چاوێن لە فەقیری هەموو لایەک بێ خوا خێری جەنابیشتان بنووسێ بۆ ئەم بەرنامە جوانە لە مانگی ڕەمەزانە و بارەک الله فیکم خوای گەورە پاداشتان من حەزەکەم تەکلیفی لە مامۆستا کەمال بکەم یعنی مادەم الحەمدە ئەوان دەستیان لەو خێرە گەورایە جنابیشان چەند دوعایە بکەن پێش دوعاکانی من یا هەر هەموو دوعاکانی من مامۆستا کەمال بیکات یعنی زۆرم پێخۆشە وەڵای من چەند دوعایەکەم و ئینشاءالله خۆش دوعاکان چونکە ینی ئێوە دوعان ئینشاءالله کەمال جەلال هەندێک دوعامان بووە کە لە کۆتایی بڕگەکەی فەرمووە خوایان بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتری دەسەڵاتی خۆت خوایان تۆ زۆر بە ڕەحمی ڕەحممان پێ بکە یا ئەرحەمە الراحمین خوایان خۆت زۆر زۆر لێبوردەی لێمان ببووری یا ئەرحەمە الراحمین خوایان ئێمە لە شەوانی کۆتایی ڕەمەزانین خوایان ڕەحممان پێ بکەی لە گوناهەکانمان خۆش ببی یا ئەرحەمە الراحمین خوای لەو کەسانەمان بگێڕی کە لەم مانگی ڕەمەزانەدا هەموو گوناهەکان شۆر دبینەوە یا ڕەحمان و یا ڕەحیم خوای بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری دەسەڵاتی خۆت هەر کەسێک نەخۆشە شیفای بدە یا ئەرحەمە الراحمین خوای لە دوای مانگی ڕەمەزان ئیستیقامەنم پێ بدە یا ئەرحەمە الراحمین خوای ئیخلاسمان لە کارەکانمانە پێ بدە یا ئەرحەمە الراحمین خوای لە ڕیا و لە شرک و لە غرور بە دوورمان بگری یا ڕەحمان و یا ڕەحیم خوای بزەیی پیامانە بێتەوە موسڵمانانی غەزە سەر بخەی بەسەر دوژمنەکانیانە یا ئەرحەمە الراحمین خوای بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری گەورەی خۆت ڕەحممان پێ بکەی برایەتی و خۆشەویستی لە بینی موسڵمانان نازیاد بکەی موسڵمانان سەرکەوتوو بکەی ئامین ئامین الحەمد لله رب العالمین بارك الله فيكم بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ناوبڕێکی کورد وەردەگرین بۆ سپۆنسەرەکانی بەرنامە نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفینسی بۆ بەرەمە خۆراکیەکان دوایی دەگەڕێنەوە. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لە دوایین بڕگە نزیکە بینەوە کە بڕگەی نزاکانن دوای چینە لای کاک شێخ فاتح کۆمەڵێک دوعای جوانمان بووە کە ناودڵمان پڕە لە ویست و خواست و محتاجی بەرامبەر بە پەروەردگار ئینشاءالله بەشێکی لە ڕێی کاک شێخ فاتحەوە ئینشاءالله گێنین خۆی گەورە لێی وەرگرێ و وەڵاممان باتەوە. بەڵام تا ئەو کاتە کاک شێخ نەریمان پێمان بڵێ خوانەکە ماشەڵڵاڵی ئامادەیە. بەڵێ بڵێ ئامادە بەس ئەوترمەوە لە فڕنەکەی بابیێنەوەش ماوێتی یا ئیهێنی یەک بهێنە با سێرێکی بکەین بزانین چی دەرچووە وەریە دوای ئەگەر پێویستی هەبوو یەخێنەوە ناو. دیارە کاک شێخ نەریمان ئەزەتی باشی کێشاوە خوانەکەی ئامادەیە هەراوا بە خێرایی بۆمان ڕوونەکە خەریکە ئەسووتێ ماڵەوە باش تۆ بێ سەری ژێری جوان بژێت ئەمە هەمووی بیبەرە بیبەرە بەڵێ دوایی تو نابێ ناناکە مامۆستاجان زۆر باش دەی دەست پێ بکە کاک شێخ ئەمە ئەسکەندەر کەباب وتمان تورکیە لە شارێکی تورکیا خۆی ئەسکەندەر کەباب زیاتر لەو چینی یەکەم پەتاتەیە چینی پەتاتەیە قارچکە بیبەری ئەلوانە لەگەڵ پیازە سەریشەوە کەبائینە قیمەیە ئەستوری قیمەکە زۆرە یا بەخەی کەبابێکە بێت ئەستوری قیمەکە تقریبا وەکو کەباب وایە کەباب وایە ئێستا 1 2 3 4 5 6 کەبابی تایە 6 کەبابی تایە بەڵێ بۆ شێوازە دروستمان کردو و سوبێکی تورکیشمان ئامادە کردووە نیسکە ژێزەرە پەتاتەیە و لەگەڵ نەعنایە و بەو شێوازە دەرچوو لەگەڵ بیبەری تونە دیارە بە لەزەتە زۆر بەتانە شتێکی زۆر جوانە لەگەڵ کەبابەکە شایەتەوە بەڵێ لەگەڵ کەبابەکە شایەتەوە برنجێکی دۆلفینسیمان ئامادە کردووە بە پاپریکا هەموو ڕەنگە جوانە چییە بەشی بەم برنجە پاپریکام تێکردەوە لەگەڵ ژێزەرە لەگەڵ خەڵکێک هەیە هەر ڕاهاتووە بەوەی یان بە ئاوتەماتە سووریەکە یان بە ڕوبە هەنار ئەوەیەکە زەردیەکە شێوازی زۆر ئەم شتانەکە تۆ بەکارێنی بەحقەت ئاباجیانەتوانی لە هەموو ماڵ و لە هەست ماڵێک مەسەرەن هەموو ئەم بەهاراتانیان تیا زۆربەی مەسان پۆڵ بیبەریان لاواچی هەبێت پاپریکایان هەبێت زۆر شتێنی بەکاری بین ڕۆزماریە
تا ڕۆزماری تێگە زۆر خۆشە بۆنیشی تایبەتی ئاتی بەڕاستی بە برنجەکە و هەم تامیشی خۆشەکە و ڕەنگیشی جوانەکەات زۆر شێوازە زەڵاتەیەکی بەغدادیشمان هەیە بەڵێ کلێرمە کاهوە خێرە تەماتێ لەگە جێزەرە بەم شێوەش دازانماتەوە درەختەکەش دروست کرد درەختەکەشم دروست کرد کاک شێخ فاتح وەرە بیبینە چ درەختێکی دروست کرد ئەمەش میوەیە کە ڕازانۆمانەتەوە بۆ شێوەیە هیوام وایە هەموو لایەک بەدڵی بێ و سەرنجی خانمانیش ڕاکێشە و بۆ شێوازە دووارێکنەوە بە ئاسانیش تەقلید ناکرێت درەختەکەی دەستان خۆش بێ خواستێکی جوانە و خوانێکی جوانە و هەم هەرزان هەم جوان هەم هەزان هەم دروستکردنی سوبێک شتێکی تێناچێ دروستکردنی زەڵاتەیەک جەنینی میوەیەک زۆرێکی بەس ئەمە هەموو مەسەن دوو لاواتە 2 کیلۆ میوە نەبێت نابێ هەیە کیلۆیەکە بە کیلۆ ئینشاءڵڵا هەموو سفرەیەکەوە ڕازاوەیە ئینشاءڵڵا بە تامێکی خۆش و بە جەوێکی خۆش و گرنگەوەی دڵەکان خۆش بێت بەتەئیشی دوایە سەوەیە و مامۆستا بەڕێزە باسی کرد ئێمە لە چ نعمەتێک و بارودۆخەکەین و ئەو خەڵکانەش لە ئەفریقا لە چ نعمەتێکین من هەمیشە ئینسان ئەو ساتە وەختی تایەتی دڵی خۆشە سپاسی خۆی لەسەر بکە چێژی لێ وەرگێ با لە دەستی نەڕوە تر بەمانەش خۆشترە بێ خۆی گەورە بیدا بە هەموو کەسی ئینشاءڵڵا دەستان خۆش بێ کاک شێف نەریمان خوانێکتان جوانە و ڕازاوەیە بەڕێزی مامۆستاجان بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان دوایین بڕگە چینە لای کاک شێخ فاتح بە زمانێکی پارا و بە دڵێکی پڕ لە نزا و دوعا و محتاجی بەرامبەر بە پەروەردگار دوعا بۆ ئێمە ئەکا بۆ خۆیەکە بۆ مسلمانانیەکە بۆ مسلمانانی غەزەیەکە ئینشاءڵڵا خۆی گەورە لی وەرگێ ئەمە ئێوارەی 26 ڕەمەزان بوەرە و 27 ئەڕۆین خۆی گەورە دەرگای وەرگرتنی نوزاکانی لێکردبینەوە ئینشاءڵڵا دوعاکانی کاک شێخ فاتح بۆ ئێمە بۆ خۆشی و بۆ مسلمانانیش وەرگێ و بمان بەخشێ و بە ساغ و سەلامەتی و تەندروستێکی باشەوە بتوانین بژین و ئارامی و ئاسوودەییش بە مسلمانانی غەزە ببەخشێ ئینشاءڵڵا لەگەڵ سەرکەوتن خۆشەویستان پێشەوەی بچینە لای مامۆستا شێخ فاتح من سوپاسی دووبارەم بۆ میوانە بەڕێزەکانم بۆ هاوکارانم ستافەکەی کاک عادل ستافێکی جوان و دەسڕەنگین خۆی گەورە پاداشیان باتەوە دەستیان خۆش بێ کاک شێف نەریمان حەزەتی کێشاوە و ڕۆژان خوانێکی جوانی ئامادەکردووە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان کە تا ئێستا لەگەڵمان ماونەتەوە خۆی گەورە بە عیبادەت بۆتان بنووسێ و لەگەڵ کاک شێخیش دەست بەرزکەنەوە ئامینی بۆ بکەن کاک شێخ فاتح فەرموون دعاکانمان خۆرزە بە مامۆستا باس خواتان لەگەڵ ئەفشال خۆرزە خێرتان بەتە یا ڕەبی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين اللهم اجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين يا ربي خواي جان دامزراو من بكو إيمان من سلامتك عفو منك عفو منك لسر هموها لو تاوانكان عفو منك لسروي ناز نعمة كانت وكو بيويس سباسو ستایشی ناز و نیعمەتەکانی تۆمان نەکردووە عەفومان کە لەسەر ئەو هەموو ئیسرافەی کە لە خواردن و جلو و بەرگ و هەموو شتێکە ئەنجاممان داوە عەفومان کرد اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لەکوێ ئێمە ئاوێنەی برا ئیماندارە مسلمانەکانی خۆمانین لە کاتێکا ڕۆژانە سەدان و هەزاران کەس لە برسا ئەمرن لەکوێ ئێمە لە ڕووی ئینسانی و مرۆڤایەتیەوە هەست و سۆز و شەفەقەتمان ماوە لە کاتێکا بە ملیۆنەها خەڵک برسین عەفومان کە یا رب اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا
عفومان کە لەوەی کە ئیسرافێکی زۆرمان لە خواردن و خواردنەوەکانە ئەنجام داوە لە جلو بەرگەکان. بەڕاستی ئێمەش هەرمەزارە بین لەوەی کە کەسەکان جلێک بەرگێک تەنها بۆ یەک سەیران لەبەرەکەن. چ کوفری نیعمەتێکە ئەمە یا ڕەب. خواردنێکی زۆر و بێشمار فڕێ ئەدرێت. دەیان کۆمپانیای پاکردنەوەی بازاڕ و کۆڵانەکان و خزمەتگوزاریەکان فریای خواردنی زۆر و زەبەندەی بە فیرۆدراو ناکەوێت. عەفومان کە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. عفو من كلباي همو غفلة بآقايا كان من لەپایەوەی کەوازانین هەرچی نیعمەتەکان هەیە بە من بە پێگەی من بە ویستی من بە حەزی من بە عیلمی من و زانستی من بەدەست هاتووە. عفومان کە لەو غرورە ئەنانی و لەو فرعونیەتەی نەفس کە تووشمان بۆ یا ڕەب عفومان کە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا ربي خواهی كان يما نزیکە بینەوە لە شەوە گەورەکەی مانگی پیرۆزی ڕەمەزان و چاوەڕوانی مسلمانان لە شەوی قەدری ئەم شەوی 27 یا ڕەب. نزیکە بینەوە لە سەعاتەکانی ئەم شەوە مبارەکە ئەم شەومان بۆ بکە بە شەوی قەدر. إله العالمین لە فەزڵ و چاکەی خۆت و لە بەخششی خۆت ئەم شەوانەمان لێ قبوڵ بکە و لێمان خۆش بە. گردنمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ. گردنمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ. گردنمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ یا ڕەب یا ڕەب یا ڕەب. ئێمە زۆر کەمتر خەم و مقەسرین، زۆر گوناهبار و تاوانبارین. عەفومان کە و لێمان خۆش بە. یا ڕەبی خوایە هەموو برایەکی مسلمان و خوشکێکی ئیماندار هەر دوعا و پارانەوەیەکی هەیە یا ڕەب العالەمین دوعاکانیان گیرا بکە. ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشە یا ڕەب یا ڕەب یا ڕەب. مناڵی ناساڵح مەبەخشە بە هیچ کەس. یا ربی گیرۆدەمان نەکەی ئیلە العالەمین بە نەخۆشیە کە بەرگەی نەگرین، بە فەقر و هەژاریە کە بەرگەی نەگرین، بە بەڵاو موسیبەتێک کە توانامان نەبێ بەسەریا، لە ویسع و توانای خۆمان زیاتر ئیلە العالەمین تاقیکردنەوەمان بەسەرامەیە، بە پیریەک یا رب العالەمین کە بە تەواوی هەموو شتێکمان بیر بچێتەوە، بەو نەخۆشیانەی کە ئابێتە ئافات بۆ بیرکردنەوە و هەستونەستەکانمان یا رب بمان پارێزە. دامەزراومان بکە و ئیمانمان سەلامەت بکە و ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆ زیاد بکە لەسەرمان، ئەمن و ئاسایش و خۆشی و هەرزانی لە وڵاتەمانە زیاد بکە یا رب. دوژمنەکانی ئەم نیشتیمان و ئەم کوردستانەمان دەستکۆتا بکە لەوەی کە فیتنە و تەفرەقە و ناڕەحەتی لە وڵاتەکەمانە دروست بکەن، ئەم نیشتیمان و کوردستانەمان بۆ بپارێزە یا رب یا رب یا رب العالەمین. یا ربی خوایەکیان دینمان دامەزراو بکە، هەر وڵاتێک و هەر مسلمانێک گیرۆدەیە بەدەست زوڵم و ستەم بە تایبەتی مسلمانانی غەزە سەرکەوتویان کە و ڕزگاریان کە یا رب، دەربازیان کە لەو چەقەڵ و گورگانەی جوولەکە یا رب العالەمین، سەرفرازیان کە و لەو داماوی و برسێتی و کوشتن و بڕینە ڕزگاریان بکە لەگەڵ هەموو کەسێکی مسلمان و غەیرە مسلمانیش کەستەم و زوڵمی لێکرێ خوایەکیان فریایان کەوە، فریای تەواوی ئیمانداران و مسلمانان بکەوە، عەفومان کە و لێمان خۆش بە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا لقل السلام.